سڵاو ڕێز بەڕێزان سڵاو ڕێز بەڕێزان بەنامێکی دیکە لە پاشی و لە خزمەتیەوە بەڕێزان ئامن و کاک دکتوری و بەڕێز و دادەبان و کاک سەفقان و میوانی بەڕێزمان هەیە کاکە هەژار زەهاوی و گروپی بەڕێز دەستخۆشینیانەکەیم ئینشاءڵڵا هەمیشە هەموو کاتێکتان بەخۆشی و بە سەلامەتی بێ بەڕێزان کاک هەژار گاو بەخێرات کاک دکتۆر سەلام سڵاو ڕێز بۆ وەرگرانی ڕوودا سەلام لە هەموو لایەکتان خۆشحاڵینکەوە ئەم شەویش دەینەوە خزمەت وەرگرانی ڕوودا و بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی دیکەی پاشیڤ بە میوانی تایبەت بە تایبەتتر ئەم شەو هونەرمەندی ئازیز هەژار زەهاوی میوانمانە و پێم وابی بە بیدایەت و سەرەتای پرۆگرامەکەش ئەوەندە بە جۆش و خرۆشەوە دەفەکەی پێشکەشکردنی تر ئەگەر کەسێک پێم وایە سەفخان ئەگەر حەزیشی لە دەف نەبی ئەو شێوازی هەژار ببینیتن حەزی لێی دەبی گەرک وەختاتە بێ هەژار زەهاوی دەبی گوم تفخير هاتي سر تعوا دوستي مني جاء ودلاس شخوا سلاوي مجبوه هنا برب داويا رمضان بدرن اجا حرد الرب برنامج ما شاء الله دوله من ترد بميفاني عزيز وبريز وكاك هجار ويشف شخوا قال لك ميفاني مهنه الحشر علي كردستاني ميفاني مهنه خاصم جروج افاج بحثا روجيا الكامباجي بكن وشخوا دف دسري دي كاك هجار سلااوان لەبێت دووبارە بینەرانی بەڕێز لە پاشوێکی دیکە لەگەڵتانین وەکو سەفقان و چی کە هەژار زەهاوی دەبینین دەفمان بیر دێتەوە کاکەژار بەخوا منافەسە یەکتریەکەی لە دەفزانینە چی ئەی بیرتان نێ بەرنامەکەیتە من چۆن دەفمەزنی ئەو گروپی میوزیک شادە وایە چی دکتۆر تێلتوانەکانی من کەم کەیت نا بەس تو منافەسەی ئەو دەکەی حەز دەکەم لەسەر شاشە منافەسەی یەکتر بکەن کاکەژار بەخێر بێیت زۆر مەمنون ئەنجا باسی دەف دەکەین من شتێکم زانی و خوێندومەتەوە کە دەڵێن دەف پێشتر ئامێرێک بووە زیاتر ژنان بەکاریان هێناوە بۆیە منیش دەزانم دەف لێ بدەم ئەنجا من پرسیارە تۆ بکەم کاکەژار قۆناغەکانی دەفم پێ بڵێ لە ژنانەوە کە ئێستا گەشتۆتە چ قۆناغەیەک ئێستا لەکوێدایە و مافی ژنانە بۆیە من یەکەم پرسیارم بە پیر و یەکەم جار سڵاوی خۆم بۆ بینەران و لەم مانگە پیرۆزە کە بەرەو کۆتایی ڕەمەزانە ڕۆین بەڕاستی ئامێری دەف ئامێرێک نییە کە تەنیا ئێمە لە بوعدێک و لە کەوانەیەکە ئەبێ سەیریکەین و دوای ئەوە چەند نمونەیەکی ترتان بۆ ئەهێنم وەکو ئامێرەکانی تر کە لە ئاینەکانی ترشا تەنیا لەناو کەوانەی ئاینیە نەبینراوە ئامێری دەف ئامێرێکە پێگەیەکی گرنگی هەیە لەناو تەسەیوف و عێرفان کە پیرۆزە جوانە و لەوێ لە دایک بووە تەکیە و خانەقاکان بێگومان کاکە پەیامش ئەزانێ ئەمانە مەڵبەندی دەفە کە مەقامهای دەفمان هەیە حەدادی حەی الله هەڵگرتن ئەمانە مەقامهای دەفە دەفژەنێک لە خانەقا ئەبێ حەدادی بزانێ دەفژەنێک لە خانەقا ئەبێ دائم بزانێ دەفژەنێک لە خانەقا ئەبێ هەڵگرتن بزانێ ناوەکانیانش کوردیە ئەمە یەک بەشی بوعدی دەفە ئەگە بە 3D سەیری دەف بکەین ئەمە یەک بەشەیەکی دی بن بۆ چوونی بەندە ئەوەیە کە نابێ ئامێرێک کە لە چوارچێوەیەکی وایە لە دایکە بێ حتا ئەبد لەناو ئەم چوارچێوەیە بمێنێ و هەوڵی من لە 27 ساڵی ژیانم لە 52 سەفەرم بۆ وڵاتەکان و فەستیڤاڵەکان مەحاولەم کردووە کە بڵێم ئەمایە بەڵام ئەماشی هەیە کە دەفەتوانێ ڕیتمی فلامینکۆشی لەگەڵا لێبەی و بۆ پرسیاری جەنابەت بانو خان بێگومان دەف حتا تەکیەی خانمانمان هەیە کە دەف لێیەن بێگومان واتە دەف ئامێرێک نییە کە مێر بێ بەس تۆ ببوورە بۆچی لە تەسەوفەوە دەست پێکرد لە کاتێکدا مێژ و نووسان دەڵێن لە سەردەمی ئەکەدیەکانەوە دەف بووە لە ئاینەکانی تر هەبووە بێجگە لە ئیسلام و بە تایبەتر من مەبەستمە بزانم چۆن دەف هاتۆتە ناو میوزیکی ئیسلامی دواتر باسی ئەم ئامێرە بەم شێوەیە ئەمە لە دنیای پێڵێن فرەیم درام کەتیبەیە فرەیمە
لە ئیتالیا دەف هەیە بەناو تامبورێلۆ شێوەی لێدانی فەرقەکە ئارشیتێکتەکە فەرقەکە ئەڕۆین بۆ بەرازیل ئاوا ئەیگرن ئاوا لێ ئێن ئەبێتە پەندێرە ئەڕۆین بۆ جنوبی هندستان ئامێریکە بینین بەناو گەنجیرە کە سیرامیکە لێدانی فەرقەکە هەمووی خانەوادەی چییە کەوانەیی ئەمە زۆر گرنگکە لێوری کەوانەیی ڕیتمین ئەم دەفە بەم لێدانە ئەمە تەکنیکێکی کوردیە کە لە فۆرمی لە ناو ئاینی ئیسلام و لە ناو بڵێن تەکیە و خانەقاکانە لەدایک بووە و هاتووە 50 ساڵەکە دەفاتوەتە ناو ستیج 50 ساڵە دەفاتوەتە بووەتە ئەم دەفە بووەتە ئامێرێکی ئیقاعی لە ئێران و لە عێراق و لە تورکیا کە ئێستا لە دنیاشە ئەیناسن بەڵام ئەمە پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئێمە تەنیا ئەم پێناسەی دەفات تەنیا ئەبێ بڵین لەناو تەکیە و خانەقایە و دەبێ خانەقایی لێ بدرێ کە پێگەیەکی گرنگی هەیە بەڵام بۆ ڕیتمی فلامینکۆ لەسەر دەف لێ نایە بۆ دەف بە شێوەیەکی تر لێ نایە ئامێری ئۆرگن لە کەنیسە لەدایک بووە لە ئاینی مەسیحی لە ناو کەنیسە چی ئەبینی ئۆرگن ئەبینی لە ئامێری ئۆرگنەوە ئامێری پیانۆ لەدایک بوو ئەو ئۆرگنە پێگەیەکی خۆی هەیە بەڵام پیانۆ کاکە هەژار من پرسیارێکی لە جناب دەکەم جنابی سە فەرمووتەن لە برزیل و لە ئیتالیا و ئەمانە بە شێوان دەفشەنەکانی جۆران بەس بەڵام پرسیارێکم لە جناب دەکەم چۆن یونسکۆ سنەی کردە پایتەختی دەفی جان ئەم دەفە ئەم فۆرمە ئێمەش هەر ئەو دەفەیژ بەس وتم خانەوادە ماڵباتی فریم عایلەی کەوانەیەکان کەوانە یعنی تەمبورێلۆ دەفی کوردی نییە بەڵام یەک عایلەیە پەندێرای بەرازیل دەفی کوردی نییە بەڵام یەک عایلەیە ئێمە باسمان لەسەر دەفی کوردی من ئەمەوەی کۆمپارەسێنیشی بکەین تا مقایسەمان نەبێ لەگەڵ وڵاتانی تر نازانین ئێمە چۆن لەگەڵ ئەم ئامێرە سەیرکەین ئایا بڵێن تەنیا ئەبێ لەو چوارچەوەیە سەیریکەین بۆیە کە بەڵێ یونسکۆ ئەم دەفەی کردا مڵکی کورد ئێمەی کورد دەف و تەمبورمان هەیە وەکو ئامێر باش کاکەجان دەف لە کوردی یعنی چاندا کوردی دیش دەستپێکە دیش دیرۆکاوێت ئانان بێژن شخوال لە شونوارن دیرۆکی دەفەی دنەقش و بەڵێ هاتنە دیتن و خویاینە بەلکی نەبوی شێوەیە هانێ بە نهات چەند قوناغار دەرباس بووی دەف حیا گیای vê ئاستاهانێ گیای vê شێوەیە ئۆکەی قۆناغی مەبەستت چۆنە لە قۆناغی ئەوەی کە ئایا تۆ ئەم ئامێرە شێوازەکەی ئۆکەی چی واز بۆ نمون ئەمە وا بووە ساختمانی یعنی ئارشیتێکتی ئەم ئامێرە هەروە بووە شێوەی لێدانی وا بووە ئۆکەی شێوەی لێدانی لە ناو تەکیە و خانەقاکان من دارم باسەکەم و دەفی کوردی دارم باسەکەم باشە ئەنجا بۆ نمونە تۆ ئەچیتە وڵاتانی تر دەفەکە هەیە بەس بۆ نمونە ئێستا لە خەلیج لە کوێت لە ئیمارات لە قەتەر ئەو وڵاتانە من چوم دەف ئاوا لێیەن دان شێوەی تاریکی پێڵێن بەڵام عایلەکە دەفە کە ئاوا لێ ئەدەن باشە لە ئیتالیا تەکنیکێکیان هەیە دەفەکە ئەهێنە ناو مەلیلەیان هەیە کاکە هەژار ئەوانی مەلیلەیان هەیە بزانە ئەم زەنجیرە یا مەلیلە ئەمە تایبەتە بە کورد لە هیچ دەفێک لە دنیا ئەمە مەبەستم ئەوەی شاری معروفی حەزەتی مەولانای بەڵخی یا ڕوومی کە میگە خۆش سینی خۆش پوستی خۆش چوب ئەس کجامی ئاەدین یعنی لەو وەختە بووە هەرسێکی بووە بە زمانی حەزەتی مەبەستت زنجیرەکان بەڵێ ڕاستە لە ئەدەبیاتی عرفانی وەکو کاکپەیان باسی کرد مەولانا و حتا لە ئەدەبیاتی غەیرە عرفانی سعدی حافظ عتار ئەمە کەڵا شاعرەکانی ئێران مەولەوی کورد بێسارانی باشە بەس ئوستاز هەژار ئەوەی سەفخان باسی کرد شێواز و شەکلەکە هەندێک شوێنەوار مێژووی طبعاً لە کرماشان دۆزراونەتەوە کە دەف هەبووە بەڵام شێوازەکەی وان نەبووە ئایا ئەمە کاریگەری ئاینی دیکەی لەسەر بووە ئایا ئەمە هی میلەتانی تر بووە لەوێ دۆزراوەتەوە یان لە کوردستاندا سەرەتا بەم شێوازە سەری هەڵنەداوە ئەگەر ئێمە لە شوش کە باسەکەی ئەوەی جەنابەت کە باسەکەی کاکپەیان لە شوش کۆمەڵێک ئارسەواریان دۆزیەوە کە تەمبورژەنێک کابرا تەمبور لێ و دەفەی لە دەستی ئەو دەفە فۆرمەکەی وا بووە
کابرا وا نەیگرتووە وا گرتوێتی واتە لە زەمانی کۆنەوە ئەمە بووە حتى لزمان پیغمبر بەڵێ لزمان پیغمبر ئەمە بووە ئێستاتیکی داف کە تا ئێستا هاتووەتە بەسینە بەڵام لێرەوە گرنگە کە تەکیەکان ڕۆڵی گرنگیان بینی کە ئەم ئامێرە لەناو تەکیەیە وەکو سمبولێک بوو لەگەڵ ئاوازە ئەوەی گرنگە شوناسی کووردە کە بەڵێ، بەڵێ. تۆش ئەم فۆرمە. کارت لەسەری کردووە ئەم بۆی کەوا فۆرمە. بە جیهان بیناسیێنی بڵێ ئەم فۆرمە ئەم شێوە لێدانا تۆ لە میلیەتەکانی ترە نایبینی نییە. غەیرەت لە ئیسلامیش نەبووە لە عەرەب لە تورک لە فارس بەم شێوازە ئەزانی چۆنە لە ئیسلامە هەبووە بەڵام بە کۆمپلکسی و شێوەی لێدانی کوردی نەبووە من باویە کاک پەیامش ئەگەر هاوبۆچوونی من بێت لە عەرەبەکان لە بەغداد ئێستا بەڵێ. من لە تەکیەی بەغدا بوو باشە ئەو دەفشێنەکانی کە لە سنە و لە تەکیەکانی تر ئەو شێوە لێدانە فەرقی زۆر بوو کۆمپلکستر بوو زۆر پیچیدەتر بوو لە بەغدا سادەتر لێیانەیە تەکنیکەکە ڕۆڵ نەبوو ڕیزیان نەبوو من ئەفەیرم ئەکرد ڕیزیان نەبوو بەڵام لە سنەیەکان ڕیز هەیە بەڵێ باشە ئەتوانی کاگەژار زیاتر باسی دەفی کوردیمان بۆ بکەی بە تایبەت ئەو مەقامانەی کە لە تەوسەوف و فورەتەکیەکانی کوردیدا چین چۆنن یعنی بە چ شێوازێک هەر دەفەکەش بکرێت پێمان بڵێ کە شێوازی کوردی چۆنە کە لە تەرکیە و خانەقاکان دەکرێت مەقامهای دەف کەر بکە ئەمە حەدادیە دائم هەڵگرتن حەی الله سەقفی گەڕیان ئەمانە نمونە بوو بەڵام من ئەڵێم نابێت تەنیا ئەم ڕیتمانە ببێ چونکە دەف ئامێرێکە بەم سادەیە تۆ چ ڕیتمێ هەبێ من هەموو ڕیتمێکەمێ لە بان دەفتۆ لێبێ وەکو ئامێرێکی پرۆفەشنال هەر ڕیتمێک لە هەر مۆسیقایەک لە سامبا وەرگرا لە بۆسانۆڤا وەرگرا لە هندی وەرگرا لە فلامینکۆ وەرگرا بەڵێ خراپە؟ دەتوانی داهێنان تێدا بکەیت ئێستا مەبەستمانە بە خۆت و باس زۆرە کاگە هەژا ئەگە باسی بکەیم دووسێ ساعت باشە ئێستا ئامادە کرده بوو خۆش جێمان لێبێ فەرموو اینجا شتێکتان ئامادە کرده جێمان لێبێ شتێکمان بۆ بڵێن لەگەڵ زەهاوی بوو نەزانمەکە چی بێت وەڵام مایکێکە بڕێ شوى خلوتنا
شوناوي وشنازيز عزيز عزيز ولا يدوب سوايا أو يا بوفا ببري عزيز روجي هزاري روجي هزاري روجي هزاري هموي بقربان عزيزك يا يكتاق ياري يار 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 آي أمان 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 الله الله يا الله لا إله إلا الله 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 يا الله حق لا إله إلا الله صل على محمد حوار يا رسول الله يا صل على محمد حوار يا رسول الله يا تلك فهم برون شد عن شوخ في وفارا تلك فهم برون شد عن شوخ في وفارا شبیر غمزه او از دست برد مارا شبیر غمزه او از دست برد مارا الله الله یا الله حق لا اله الا الله 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 یا الله حق لا اله الا الله صل على محمد حوار يا رسول الله صل على محمد حوار يا رسول الله دەستان خۆش صاف بێ. ساعت خۆش بەڕێز زەهاوی دەستا خۆش بکە. دەست خۆش باسی ئەوەت کرد کە دەتوانین گۆڕانکاری یان داهێنان لە دەف بکەی بەڵێ. تۆ چیت کردووە بۆ ئەوەی بە تایبەتتر شوناسە کوردیەکە بە جیهانی بکەی دەزانی چۆرە من زۆر جار لە پێ چاو پێکەوتنەکانە باسم کردووە من ئامێت ئەفو دەست خۆش کاک سەفکان ببوورە من عراق زۆرەکەم گەرمشایە من کورد بیت لە دە ساڵیە لە بەریتانیا گەورەبی بڕۆی زانکۆ لە شارێکی کۆزمۆپۆڵەتنی وەکو لەندەن لە دنیا لە بواری کەلتوریە
هەموو شتێک لە 3 شار دەست پێ ئەکا لندن پاریس نیویۆرک دوای ئەوە 27 ساڵ گەڕان لەم هەموو وڵاتانە لە جاپۆن بگرە تاکو و ئەمریکا بێگومان تەفەکوری من فەلسەفەی من شێوەی بیرکردنی من شێوەی ژیانی من شێوەی ژەنینی من فەرقی ئەبێت و من محاولەم کردووە کە بتوانم ئەم ئامێرە کە لە دەستپێکی قسەکان ماوتم لەو سەرچاوە و لەو مەڵبەندە لەدایک بووە لە مەڵبەندی پیرۆزی عرفانی بەڵام هێناومە کەڵکم لێ وەرگرتووە پێناسەکەی من نەکردووە بەڵام بردوومەتە فستیڤالەکانی دنیا ئەوە تا ئێستەشە ئەمە ئەجێندای منە ئەمە ئەجێندای زەهاویە کە تا 27 ساڵە چۆن ئەڵێ ئەم دەفە لەگەڵ ما لە تۆکیۆ تا جنابی چەند ساڵ ینی دەف نەوا زندگیەکەی من 27 ساڵە کاری هونەریەکەم بڵێ 27 ساڵ چەند ساڵە ینی ئەو سەبکە هاتووتە بە فکری جنابەت ئەمەی واکە من لێیەم وەڵاهی من ئەمە نزیکەی تقریبا 15 ساڵە بێ زۆرترش کە زۆر کەسش لاسایی منی شەکا کە وتیان دەف بۆچی وا لێ ئەیەی من پێم وتم ئەگەر من دەف وا لێ بەم کە وەکو بەندیری تورکی ئەمە یعنی من وتم ئەمە بۆچوونی منە کاکە ئەتوانم پرسیارێکی لێ بکەم بەڵێ پرسیارێکە ینی خۆ ساڵی ڕابردوو ئەگەر پێت بزانم هەروە لە کوردستانی ئێران بەحسانی دروست بوو لەسەر ئەو مەسەلەی بەڵێ کوردستانی ئێران ینی ئەهلی تەسەوفان نەپەیامی قسەی ئەوان دەکەم ینی هەموو تاریخەکان تاریخی ئەلیە قادریە و نەخشبەندیە ئەوانەکەم ئەیگوت بێ احترامیەکی ئەو دەفە ئەو سەبکە ئەو شێوازە ناینەکانی برزیل و ئەو ئەوت بێ احترامیەکە لە ناوەندی مەسەڵەن بە پێ بیگری ئەو بعد بە احترام مەسەن بەدەست بیگری ئەوە قسەیان بۆ ئەوە دەزانی چۆنە کاک پەیام بۆ چوونی ئینسانەکان گەورەی تەکێ با یەک لەحزە چون گەورەی تەکێ ئێمە لە پێشە من وەختی کە 7 ساڵم بۆ میسە 40 ساڵە دەفێمە بەڵام دەفی تەکێ فقط من ئەو کاتە لە بیرە مەچوو دەفێک ئەدڕیا کاکە دوک ناوە دڕیا یعنی حتا من لە بیرمە دەفیان لە نەو بەرماڵ دادەنا بە دەستنوێژ هەڵیانەگەر ئەوت قداستگەیە ئیسە جناب بفەرموو دەزانی چۆنە من دیسان کاکە پەیام گیان مەرج نییە من دەفژەنێکی تەکیەیی نیم و نەموتوە تەکیەییم و دەستپێکی قسەکانم وتم تۆ ناتوانی پرۆتۆکۆڵێک دانەی پرۆتۆکۆڵێک لە کاتێکا کەسێک ئەگەر لەو چوارچێوەیە لە تەکیەیە ئاوا لێ بدا بسیار منش لەگەڵینی بەڵام ئەم ئامێرە مەرج نییە من بۆ چوونی زەهاوی ئەڵێم من بۆ چوونێکی خۆم دایرکت ئەڵێم بۆ چوونی زەهاوی ئەوەیە کە من ئەم فۆرمەم هێنا دەف پێش من وا لێ نەئەدرا تۆ ئێستا بۆ چ شێوازێک لێ ئاوە هەروە لێ بەکو تەکنیکێکی بەندیرە بەس جوابی من بۆ کاک پەیام مەرج نییە ئێمە تەمبورش وایە ئایا تەمبور تەنیا لە ناو کەوانەی ئەحلێقەکانە ئەبێ لێ بدرێ یا ئەتوانێت تەمبورش بێت و مۆدێرنیکەی لەگەڵ بەڕێز زەهاوی ڕوونە بۆی کەوا تو لەو چوارچێوە هیناوتە دەرێ فۆرمێکی خۆت پێداوە لەبەرەوەشە بە شێوازێکی دیکەی جیاواز دەفەکە دەژەنی ئەنجا نوێترین ژەنینی دەفت و پرۆژەت ئەنجامت دابێت چی بوو؟ ئەبزانم لە کەنەدا بوو بەڵێ من لە کەنەدا 4 ڕۆژە لە کەنەدا هاتوومەتەوە لەوێ بۆ پرۆژەیەک چووم کە ساڵی تر بەرنامەیەکمانە بێ لەگەڵ کەنەدیکان و کلیپێکم لەوێ لە گەورەترین شەلالی دنیا نایاگارا فۆڵز کلیپێکمان لەوێ کرد و دوای ئەوەش بڵێن پێشتر ئەوەش لە سعودیا بووم لەگەڵ نەسیر شەما کە بەشداریمان کرد لە کۆنسەرتی ئەلعولا لە شاری ئەلعولا بوو بۆی کە ئەم یەک مانگو نیوە تۆزێک هەمووی لە سەفەرا بووم تاکو بڵێن ئێستاکە لە کوردستان ماڵی زەهاوی بەڵێ ماڵی زەهاوی لە هەفتەی ترا 5 یەکەم بەرنامەی خۆی دەستی پێ ئەکات بێگومان ئەمە ئەجەندەیەکی 2 ساڵەیە لە شاری هەولێر کۆنسێرتەکانمان 6 مانگی یەکەمی وەرزی کوردی ئەبێ ئارتیستەکانی کورد لە ناوچەکانی جۆرا و جۆری کوردستان مانگانە داوەتیانەکەین بۆ کۆنسێرت و لە مانگی نۆڤەمبەری ئەم ساڵ کە وەرزی دووەمی دەستی پێ ئەکا ئەبێتە 6 مانگی وەرزی ئینتەرناشنال چونکە من حەزەکەم ئەم ماڵە تەنیا کوردی نەبێ
ئەمەوێ کوردی و ئینتەرناشینال بێ ئەمەوێ فلامینکۆ ئیسپانیا بێنم ئەمەوێ موزیکی براسی سێربی بێنم ئەمەوێ فادۆی پۆرتۆگال بێنم باشکا کەجاریانی وەک هەمێزەکە کوردی بگو خەڵکی دیژی خۆڵی بڵێ تەنیا ماڵە زەهاویش بۆ ئاهەنگێن وەکتان بەحس کردیانی فێرکردنا دەفێ لە هەولێر ماڵەکە لە ساڵی ترە لە قەڵای هەولێر ماڵێکمان ئەبێ وەکو ئێرە ئەوە ئەبێتە ئۆفیسی ماڵی موزیکی سەهاوی کرد لەوێ هەم ئەبێتە فێرگە واتە وەکو ئاموزشکایەک وەکو فێرگەیەک و لە هەمان کاتیشدا حەزەکەم ماستر کلاسش لەوێ بکەم بۆ نمونە ژەنیاری زۆر 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 چاکەیە لە دنیاە هەفتەیەک بانگیەکەی لە وڵاتانی جۆرا و جۆر یەک هەفتە ماستر کلاسەکەن گۆرانی بێژانی جۆرا و جۆر هێنی یعنی ئەجێندای من کە لە نۆڤەمبەرە کە کاکسەفکان تۆ لە ئۆپنینگەکە لەگەڵمانە بووی باسم کرد ئەمەوێ ئەم ماڵە ببێتە ماڵێک کە هەم پەیوەندیەکی هەبێ بە کوردی و تەنیا نەبوتم ئەمەوێ کوردستانی پێ دیار بێ ئەمەوێ بۆنی ڕۆژاوای تیابێ ئەمەوێ باکووری تیابێ ئەمەوێ ڕۆژهەڵاتی تیابێ و ئێمە ئەنواعنەوە مۆسیقامان هەیە بەڵام ئەمەوێ لە هەمان کاتیشدا هونەرمەندانی بیانیش بێنم کە ئێمە بتوانین سوود لە مۆسیقای گەلانی ترش وەربگرین باشە بۆ ئەمە بەدڵنیاییەوە پێویستی بە پشتگیری و پاڵپشتی باش هەیە بەڵێ چێ من لە مانگی نۆڤەمبەر لە کەناڵی ڕوودا و بەسپاسەوە میدیا سپۆنسەرم بوو پاترۆن وشەیەک هەیە بەناو پاترۆن لە زمانی پاشاکانی نەمساوە هەبووە پاترۆن کەسێکە کە یەت پاڵپشتی تۆ ئەکا مەراممەرج نییە کە هەمیشە بڵێ من ئەمەوێ ناوی من هەبێ بەڵام بێگومان من جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی کاک نەچیروان 2 ساڵ پشتوانی خۆی وەکو پاترۆنی ئەم ماڵە دەربڕیوەکەوە پاڵپشتیەکی گەورەوەیە بۆ من و سپاسی بێپایانی کەناڵی ڕوودا و بەتایبەت جەنابی کاک ئاکۆ کە چۆن ئەڵێ ئەتوانم بڵێم بەردێکی گرنگ بوو کە ئەم ماڵی زەهاویە دەستی پێ بکات و ئێمە لە نۆڤەمبەرەوە ئەوە باسکەم چونکە زۆر بەسووتی کاکەژار ئۆپنینگەکەتان کرد و چی بوو ئێمە وەستاین کە زستان تەواو بێت چونکە ئەمانەوەی کۆنسێرتەکان لە قەڵا بکەین وتمان با زستانش تێپەڕ بکەین ئاینی پیرۆزی ڕەمەزانش هات وتمان ئەوەش با تەواو بێت و کە لە مانگی هەفتەی تر چوارمین ڕۆژی جەشن اینجا کاکەشار ئەمانەوەی کۆتایی بە بورگەکە بێنین بەڵام ئەمەیانەوەی پێشی کۆتایی پێبێنین تۆ شتێکمان پێشکەشکەیت و منش بای بایتان زۆر سپاس لە ئێوە سپاس بە هاتنت ماندوو نەبی زۆر خۆشحاڵم کاکەژار قوربانی ئێوە بچی
بە بۆنەی کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی پاشیف تۆڕی میدیای ڕوودا و کۆنسێرتی شەوی جەژن پێشکەش دەکات. يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دان لكي مشكينا لكي مشكينا أحمد شەوی پێشجەژنی ڕەمەزان کاژێردەی شەو لەسەر قەڵای هەولێر بە بەشداری هونەرمەندان پەیام عەزیزی و سەفقان ئۆرکێش هاتن بۆ هەمووان. کاک سەفخان و کاک پێیام ئەوە چی ئەو پرۆمە تازەیە بە تەمای بەبێ کۆنسەرت ئێمە ئاگادار بین ئەزانی چی بەناوی خوا لێکشتانی ئێمە ئاگامان لێی نییە وڵات چونکە بڕیارەکە ڕوون نەبوو بزانم داخوا گەیشتنێت چێ و چ بڕیارە خەیتە کە ئێمەش من دەفم لێ تو با فلوت لێ بی فلوتم لێ ئەیا پێمان بڵێن پێکەم نابی جێمان بێڵی پێیان سەفقان پێمان بڵێن کاکە کە ئێمە شەوی پێش جەژن یعنی ڕۆژی جەژن ئێمە کۆنسرتمان هەیە یا نازانیم ئەگەر ئینشاءالله هەر ئێمەش ڕۆژێک بین؟ یعنی ئەگەر بین مەسەڵەن شەوی مەسەڵەن جەژن. مهم ڕۆژی جەژنە ئەگەر مەسەڵەن مەڵێن بەڵێ. ڕۆژی یەکشەمە بۆ جەژن شەممە ئێوارەکەی بەڵێ. یا ئەگەر ڕۆژی دووشەمە بۆ جەژن یەکشەمە ئێوارەکەی ڕوونە کاژێر چەندە لەکوێیە والله باشە من و ساعتی دا دکتۆر لە چۆن قەڵا. بین من و دکتۆر چۆن بین کۆرە ئەوە قسەیە بۆ قسە نییە. شو هر کس کار بێ يعني دعوة عامة دبيجن هەرێ وڵە بۆ هەموو خەڵکە حازرە لە چێن دەرەشوێنە لە قەڵای هەولێرە لە قەڵای هەولێرە کات ساعات دا دەیشەو هەتا دەی یانزە. شەو. ده حياة دەبۆ يازده ده یازدە. دەست پێ دکە یازدە تەواو هەموو خەڵک بین قەدە ئەو پێڵاوەکان لەسەر سەر و لەسەر چاوی بە زۆر زۆر سپاس بابەتێکی دیکەمان هەیە گفتوگۆی لەسەر دەکەین بابەتی لێبوردەیە ئەوانەی کە تۆراون لە یەکدی ئایا ئەگەر ئاژنە بنەوە لە ئیسلامدا چه حکمێکی هەیە ئایا لە ئیسلامدا گوناحیان بۆ دەنووسرێت دەردەکرێن لە ئیسلامدا دکتۆر کێ میوانمانە حەزەکەم باشە. تۆ بیناسە تۆ بابەتەکەت باش باس کرد میوانەکەمان بەڕێز مامۆستا مخلیس کاوانی پێشنێژ و تارخوێن لە شاری هەولێر زۆر زۆر بەخێربێ مامۆستا زۆر زۆر بەخێربێی باشن أحوالتن زور باشن فرم دانشن عفان بەخێربێ مامۆستا بەخێراتی مامۆستا ماندوو نەبی غێراتیە اینجا پەیام و بانو یەکەم جارەنگۆ پرسیار دەکەن بەرنامەکەمان دەبینی چۆنە مامۆستا ئێرت پێ چۆنە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين دستكانتان خوش بي زيشي كهاتم ده داخلي نوقراتي من لوروي سيسار برلي استل تمني جنزيون هاتي ميرا ڕاست لدرجاي قلات لما ريد ظلم هرد فريق ريانا الله أكبر. بريكو شاري هوليرم لقرش بيريجان هاليرا لوني زي كل داي بويما أنا هاجريانم دهات عمري دريج إن شاء الله آمين يا ربي زيشي زور تساكو باكو خاوينو لقل برنامجك براستي ركبتوه ئەرێ بەخۆ دستكانتان خوش بي خۆ بەدڵتانە بەرنامە أري والله دستكانتان خوش بي سرود و ناجاتەکان و همو أري والله پەیام و سەفقان بشي وشي قشتي
بڵێ هەموو خەڵک لە من ڕازی بی بەخوا لە من ڕازی نابێ لە تۆش ڕازی نابێ بەڵام ئەوەی لێ تێدەگا و ئەوەی جێ لە قسەکان دەگری ئەمە پرسیار ڕای تومانمە بەس چکە تو مامۆستایەکی ئاینی دیاری لە شادی زۆر خۆشە الحەمدوللا وەشکر دەستەکانتان خۆش بی خوازای خێرتان بدات و یا ڕەبی کاک پەیامیشیا خۆ بە خێر بێن لەگەڵ جەماعەتی ئێرێن ئاوادان کردەوە کوردستانتان شەوقدار کردیان لە قەدیم زەمان هەر لە تەشێ و خانەقایەکان هەر سرودی زەنابەت دەگوترێتەوە بە تایبەتی و سرودی تازە پێشکەش تایبەتمان لە خزمەتی جناب لە ویدۆکانی جناب زۆر سوودمان دەبی الحەمدوللا ئینشاءالله خوای گەورە وا دەکا سوودمان لە بۆ خەڵکە بی مامۆستا ئێمە هەم لە کۆتایی ڕەمەزانین و هەم هێدی بەرەو جەژن دەچین ئەوانەی کە تا ئێستا ناکۆچیەک ناخۆشیەک دوو بەرەچێک هەیە لە نێوانیان و بەیەکەوە قسە ناکەن ڕەمەزانیان لێ قبوڵ دەبی ڕۆژ و نوێژ و تاعەت و زیکر و قورئان خوێندن ئەمە دەتوانین بە شێوەیەکی تر بینە ناو ئەو بابەتە بە شێوەی ئەوەی سەرەتا بزانین خوای گەورە لێبرودەیە کام مرۆڤی مسلمان ئاشنا بوو بە سیفەتی خوای پەروەردگار و ئاشنا بوو بە سیفەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لابودە دەبێ ئەویش ئیقتیدا بەو سیفەتانە بکە سەرەتا لە قورئانی پیرۆزدا 100 ئاەت خوای گەورە فەرموویتی ئین الله غەفور ڕەحیم لە 100 ئاەت جگە لە تۆبە قوبوڵ کردن بەس غەفور ڕەحیم دوو سیفەتی زۆر جوان و گەورە و پیرۆزی خوای گەورە هەیە لە ناو قورئانێدا باس کرا یەکیان غەفوورە لێبوردەیە یەکیان بە بەزەییە لە 100 شوێن خوا دەیەوێت چی بە ئێمە بڵێ کە 100 شوێن ئەمە دووبارە دەکاتەوە یەکەم خوای گەورە بەخۆی دەیهەوێ دەڵێ ئەی عەبد و بەندەم لەگەڵ من ئاش بۆ من هەم تاوانت خۆش دەبم ئەوە ئاشتەوایی خوای گەورەی لەگەڵ بەندەکان دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم بس يا أخوي جورة تأكيد دكاتو اللي تخوش دبم لا تقنطوا من رحمة الله بأميد نبي لا رحمة إخوة بري خوالهم خوش نابي خود زوير بكي صلح لك أخوانكي إن الله يغفر الذنوب جميعا خوالهم تاوانك تخوش دبي إنه هو الغفور الرحيم ساق بزانا أو خواي تو دي برستي لبردية وزور ببزهية أولا كاتك آية دا بزيدا عندك مفسران دا فرم سبب نزولك وحشيبو كإمامي هم زي شهيد كذ وكشهيد كرمامي پیغمبر عليه الصلاة والسلام وبراي شيري پیغمبر عليه الصلاة والسلام پشتو پناو ناصر شيبو كشهيدي كردو زجي هر ضلي وزرقا كشي هنا داري زور بشيوشي ناشرين دوا وحشي داوي لخوش بونو ناو ديني إسلامي ذكر تسن آيتك هات يكم آية أو هات فرمي إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك وحشي قلت والله أمن شتش من بخواي بياك دي دي رخوة لمن خوش نابي آخر آية أو آياتها فرمي يا محمد عليه الصلاة والسلام بوحشي وبهم بندكان بلي من لهم تاواني خوش دبن نكن زوير بن وحشي هات ناو ديني إسلام كمامي پیغمبری شهید کردمو کله بو پیغمبری جراو علیه الصلاة والسلام پیغمبر فرمید چون شهید کرد تو رمیکم لیدا گوتی دوایت سته کرد والله زرگو هناو مینا داره پیغمبر گریا دبروی لگروی گوره بو ناصری بزوری خوش دویست فرموی خواه لهم گناعت خوش اسلام او اسلامه لی برده لهم لایک ما خوش دبی بس تخوا کی زوزو می برساوم چکا زرگم جان دکاب دلم دکلیتو لو ماما فرمي يا رسول الله لباتي اوي كضليتم هشان دي والله ده بيشتك لبو اسلام كم كأضلت خوش كم الجواب مسيلمه كذابي كشت لبران برد بيامك او بيامك لبو همو مسلمان خواتي لي بردا او همو تاوان لسر عرزي بيدكين لسر مالي بيدكين سخاتشي بيدكين لسر رزقي بيدكين او همو تاوان دكين خوالي بردا يكروج بري خوالي خوش با دون زورة لي خوش بون يان دبي طلبي مغفرة بكي يان عمليك بكي خوالي تخوش بي أو عملينا ما نجي رمضان كردمان من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه تماشي أو بشارتي لي خوش بونو لي بردي خواي جورا استاك كاتي بشارتي خوا بقيني بمسلمانان بلان بشرتك
مسلمانانی بشارەتی خوا وەربگرن ئەو لێبوردەیە خوا لا يحل لمسلم أن يهجر أخاه فوق 30 مسلمانانی خۆشەویست لە دەرەوەی وڵات لە ناوەوەی وڵات لە هەر شوێنەکەن پەیامی پێغەمبەر عليهەیهی سەڵات وەسەلام ئیمامی مسلم ڕێوایەت دەکا دەفەرمێ لۆتان جائز نییە لە بۆتان حەڵاڵ نییە لە فەوقی 3 ڕۆژ زیاتر ئێوە زویر بن سەلام لێک نەکەن لێک عاتز بن ئەگەر هاتوو بەو شێوەیە بوون ئەو ماندووبوونێ ڕەمەزان بەڕاستی خوای گەورە دەفەرمێ انظروا لعبدی سەیری عەبدم کەن عەمەلەکەی لەوێدا بنێن هەتاکو لەگەڵ یەک ئاشنا بنەوە عەمەلەکانیان نینەوە لای من خێراوی چیگیەکی دۆل هەردوو تووڕە بن یەک هەر دەستپێکی هەرژێ ئافرین پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام لە کۆتایی ئەو حەدیثەی فەرمووی چاکترین خێر کە ئەوەی بەدەست دەهێنی ئەو کەسەیە کە یەبدە بالسەلام کە دەستی سەلامەکە دەکەن دڵی مامۆسام پێم خۆش نییە وەڵڵا ئەمن هات کاکە نەمانگۆ هات سۆ نەمانگۆ ڕەفیق وتمان زویر مەبە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا تباغضوا ولا تحاسدوا وكونوا عباد الله إخوانا ڕق چینە لە یەکتری هەر مەگرن باشە مامۆستا تۆ باسی ئەو هەموو ئاژبوونەوەی و چاکەیەت کرد ئەی ئەگەر کەسێک دڵی هێندە ڕق بێ لەسەر ڕق و کینەی خۆی بەردەوام بێ و ئاژ نەبێتەوە یاخود ئەوەندە نەفسی قورس و گران و بەرز بێ بڵێ من ناتوانم بڕۆم داوای لێبوردنی لێ بکەم و ئاژ بمۆ لەگەڵیا ئەی ئەوانە چۆنن ئەمە دوو مافمان هەیە لە ئیسلام مافێکمان هەیە حەق الله پێ دەڵێ هەموو مسلمان باجیان لێبی حەق الله خوا ئەوەندە بەڕەحمە ئەوەندە بەبەزەیە والله هەرچی تاوام کلێت خۆش دەبیت بەس بەخوای بزانی بە شەریشی لە بۆ پێیا دەکەی حەقی دووە مافی مرۆڤەکانە مافی مرۆڤ خدای پەروەردگار دەفەرمی هەتاکو گەردەنی یەکتە ئازم نەکەن هەتاکو لێک خۆش نەبن من نایەمە ناو محکەمەی مابەینتان دەبی لە قەنتەڕا لە دوای قیامەت پیاوێکی چاکم نەجاتم بوو بەدەستی ڕاست کتابم وەرگرتەوە خوا بەنسیب هەموو لە یەکمان بکە قەنتەڕەیەکەیە دەبێ هەموو کەسێک مافی یەکتری دەبێ بداتەوە لۆ خۆمان دێخینەوە ئەو ڕۆژە ڕەشەی لۆ لە دنیا ئێستاکە هەموو ساڵێک پەیامی من بە ئیمانەوە لە بەرخاتری ئەو خوایە لە بەخاتری ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک بوختانی پێکردوم غەیبەتی کردوم زنێوی پێدام مافی خواردم یا ڕەبی خوایە لە بەخاتری گەورەی تو لە ئێستاوە گەردەنی ئازابی لە یەوم القیامە نە هیچم لێ دەوێ نە هیچیشی با لە من بوویت خێری ئەو کەسە چیە کە ئاوە لێبوردەیە خێری ئەو کەسە ڕەحمەتی خوایە خوای گەورە دەرەجەی ئەعلای بەنسبت منی ئەوە هەرکەس لە تەواوی دنیا پشتری من قەیبەتی کردووە خراپی میدا ئەوە لە بەرخاتری خۆشەویستی کاک پێیان وەڵام منیش حەزرەتی فەخری عالەم صلی الله علیه و خۆش بووم تا ڕۆژی قیامەت مامۆستا یعنی خێری ئەو کەسە چیە کە ئاوا دڵی گەورەیە ئیتر لە ڕاست و چەپ لە ورد و درستی خەڵک خۆش دەبێ بێشک و گومانە ئەو کەسە لە ڕەحمەتی خوا نێزیکە و لە لێبوردەی خوا نێزیکە بە بێشک و گومان و لە ڕەحمەتی پێغەمبەر و شەفاعەتی پێغەمبەری نێزیکرا و هەروەها ئەجر و پاداشتی ئەوەش یەک بەدەیە ئەوەی تر کە سەلامی جواب دەداتەوە یەک پاداشتی دەبی ئەوەی دەیهەوێت دە پاداش بەدەستبینی زوو برێ السلام عەلەیکم ورحمەة الله وبەرەکاتوه سیلوا ئەرحامەکم وەلەو بالسەلام یەک تەلەفۆن کە سەلام عەلەیکم برام گەردن مازەکە گەردن خۆش و ئازاد ئینشاءڵڵا ئیسمە نەما بەینەمە تخوای چ بوو مامۆستا ئەگەر بە شێوازێکی ناخۆش جوابی دایتەوانە خێرەکەم بردمەوە الحەمدولله وەشکر لەبەر خوام لە خۆم ڕازی کرد لێبوردەی خوام بەدەستینا لەبەرەوەی لە بەخواوە هەموو کرد لەبەر سیفەتە جوانەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پیاوێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دانی و پیاوێک هات ئەوەندە جوبەی پێغەمبەری ڕاکێشە ئەوەندە بە ئەزیەت لەسەر قەرزەکە قوربان بەڕێ لەسەر قەرزەکە گوتی ئێوە بنەمارەی عەبدولموتەڵیب و ئەبوو تاڵیب فێرن قەرزی خەڵک دەخۆن ئەوەندەی ئەزیەتدا ئیمامی عومەر هەستاوە فەرمووی یا ڕەسوولە ئیزنم دە لەسەری بدەم فەرموویەوەی لەکە عومەر دانیشە لەسەرە تۆی داوای لێ بکەی بە جوانی داوای قەرزی بکە لەسەر من بری یا ڕەسوول الله گە قەرداری قەرزەکەی خۆت بدەوە عومەر مادام ترساندت
کودەی ترسێنی حەقی خۆی داوا کردن مادام ترساندت جگە لە قەرزەکەی خۆی بەشێکی زیاتریشی بدە لە باو قەرزە ئەو پیاوە فەرمووی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمدا رسول الله والله سێ بەشی خەڵک لە ناو جەهالەتدا هاتیتە ناو دینی ئیسلام بەس لە ئەخلاق و تەسامح و عەفو و نەرم و حەلیمی ئەو پێغەمبەرە جوانە بەس پرسیارت دیەکە ئێمە مامۆستا مخلیس ئێمەی مسلمان چەند ئەو سیفەتەی خوا جەلە جەلالوه کە لێبوردەیە لەسەر سلوک و هەڵسوکەوتمان ڕەنجی داوەتەوە و چەند بەڕاستی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ قودوەی ئێمەیە چەند بەڕاستی شوێن پێی ئەومان هەڵگرتووە و لە خەڵک دەبورین خەڵک ئەگەر خراپەشمان بەرامبەر بکە بەخوا بڵێن دنیایەکە بەعام تێگەیشتنی دینی کەم بوو فقه تێگەیشتن یان دەری عارف بالله دەری ئەولیا وەلی دوو پێ دەرین وەلی چکە عارف بالله خوا دەناسی خۆ کەسێک مسلمان بی خوا بناسی بەخوای بە ژیانی نەبێ ئومێد دەبی لە خوا نە لە سنووری خوش لا دەدات یەکێک چوە لای جەنابی شێخ عەلا ئەدینی بیارەی ڕەزا ڕەحمەتوخوای لەسەر خوا دەرەجاتی قوربان هاتیمە تەوبە بکەم و تەریقەتم دێ تەمە سوک دەکەم وتی کوڕم تەریقەت بکەرکەتونە پیاوێکی دیارە لەسەر بوو تەوبە دەکەم تەوبە ناکەم گوتی باشە بڕۆ شەقێک زەلەیەک لەو پیرەمێردا ڕیسپیە لەسەر کانیەکەی بیارە دەستنوێژ دێت و شەقێکی تێ هەڵدا تی بۆ گوتی پێ دەڵێم منیش تەریقەتت دەدەم شەقێکی تێ هەڵدا پیرەمێردەکە گوتی ئەگەر دەنمە ئازاکە من بووم بە ماوەی ماهەی ناڕەحەتی تۆ خوا دەست و قاچەکانت نەئێشا پیاوە هۆستا ئەمە چ بوو ڕۆڵەشیان ئەمە سۆفیەتیە ئەگەر پێت دەکرێت بەو شێوەیە ئەمە سۆفیەتیە بەخوا من ئەو تەبیعە پیاوە کاتە لای پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی یا ڕەسوول الله ئەوسینی وەسیەتەکەم کە فەرمی لا تەغضب بەس تووڕە مەبە فەرمووی ئەوسینی فەرمی لا تەغضب فەرمووی ئەوسینی فەرمووی لا تەغضب تووڕە مەبە دەرێکە گەڕامەوە وەڵاهی گوتی دیارە هەموو کێشەکان بەس لە تووڕەبوونە و زان هەیەن دەفەرموون پێغەمبەر مرۆڤ ناز بۆ عەلەیهی سڵات وەسەلام زانیتی ئەو پیاوێکی زۆر لەسەر و دڵڕقا یەک وەسیەتی سێ جارە دووبار کردو فەرموویتی بەس تووڕە مەبە تۆ هیچ سیفاتێکی خراپکردنی جا بەو شێوەیە ئێمە دەبی لێ بوردە بین دەبی لەقەد کانە لەکوم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا مسلمانان هر کەسێکی دەوێت پێ خوا دەفەرمێ بەڕاستی ئەو محەممەدە خۆشەویستەی من سیفەتی ئەوەندە بەرزی هەیە بە گەورەی خۆی خوای گەورە دەفەرمێ یا محەممەد وئینەکە لەعەلا خولوق عەظیم بەڕاستی لەسەرەوەی سیفەتە بەرز و جوانەکانی من شاهدیت لەو دەدەم خالق دروستکەری ئەرز و سەماوات بە هەموو شتەوە لە بۆ مەخلووقێکی خۆی دەفەرمێ من شاهدی دەدەم بە ئەخلاق و بە ڕەوشتی دەفەرمێت چاو لە ئەخلاق و ڕەوشتی ئەو پێغەمبەرە بکەن عەلەیهی سڵات وەسەلام لە عەفو وەلیعفو وەلیەسفەحوا ئەلا تحبون ئەن یغفر الله لەکم ئەها بە ئەوەندە تەفسیرکەم داوای لێبوردن دەکەم ئیمامی ئەبوو بەکر تووڕە بوو فەرمووی جارێکی دی من بە پورزایەکەی خۆم ناوێکی هەبوو فەرمووی خێری پێ ناکەم پیاوێکم خێری پێ دەکەم زنێوم پێ دەدا یان ئەوەی دەڵێ وەڵا ئەوە خوشکمەوە بەرامە ئەوە چاوزاری هەیە چاوی پیسە من ناچم غایبەت دەکا تەماشای سەیری ئەو بەسەر هاتەون سەبەب نزولی ئەو ئاەتەی بکەم فەرمووی بە حەژیانم ئەمن خێری پێ ناکەم چاکەی لەگەڵ ناکەم ڕاست خوای گەورە فەرمووی وەلیعفو وەلیەسفەحوا عفو بکەن و لێبوردە من تەسامحتان هەبی ئەلا تحبون ئەن یغفر الله لەکم ئەبا بەکر ئایا هەمووتان پێتان خۆش نییە خوا لێتان خۆش بی بەلا یا ڕەبەنا خوای گەورە فەرمووی عفوی بکە من عفو دەکەم لێی خۆش بە منیش لێت خۆش دەکەم ئیجا بەرو باشی وێژی سەیدایمێ هەنێک جێئانەکە مەسەلەن هەر مالک پرزگرێکیوان هەن و ئاستەنگیوان هەنە مەسەلەن تژنێتینێ دێ و باف دەبن جعبرە شێوان دەبێ لای مەژ مەستەندن و یعنی نفراتکەین جادبی هەر لا و خۆدەیش تەرنەهێل ڕبی نفراتکەن ئیجارێ وەختاک بوولۆ دەبێ یعنی دێ نفراتکە لەسەر لاو و لاوژی لە بافتۆرەیە ولو لمێژ ڕۆژیاوان قبولی یان نادرە بڵێن مەرجی قبولبوونی ڕۆژی یا ئەوە مەرز نییە بڵێم هەر قبول دەکە خوای گەورە ئەوە ڕوکنە و ئەڕکانی ئیسلامە نوێژە ڕۆژیە هەرچی خێر و خێراتی دەکا قبول دەکا بەس پاداشتت تاخیر دەبی پاداشتت دەوەستێ
چونکە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژی جەژنە یەوم الجائیزێ لە لای مەلایکەتەکان ڕۆژی جەژن ئەو جەژنە لە لای مەلایکەتەکان ناویان هێنایە ڕۆژی پاداشت وەرگرتنەوە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئایا کرێکاری دەکا ئایا ناچی ئەجری خۆی وەربگری کرێکەی خۆی وەربگری بەڵێ فەرمیدەنە ئەو ڕۆژ ئەو هایە بەڵام ئەوە دەچێت کە پێک نەهاتینەوە سەلام لێک ناکان یان لە ڕکان نایەتە مزگەوت یان لە ناو مزگەوت لە کوردستانی خۆمان دەستورێکی جوان هەیە هەمومان تەوقە لەگەر یەک دەکەین و گردن ئازادی هەیە لەبەر یەکتر دەڕۆن چۆن لە سەفی نوێژ دەوەستی وەکو برا شان بەشانی یەک قسە لەگەڵ یەک ناکەم یان لە سەفی نوێژ دەستە ئاخری وەبێ ئەوە نێتە ئێرە ئەوە چی ئیمانداریەتێکە ئیمانداریەتی بە بەس لە فەرمودەدا هەیە نازان فەرمودەکە چەند دروستە تو پێمان بڵێ ڕۆژانی دووشەم و پێنجشەم کە کردەوەکانی مرۆڤ بەرز دەبتەوە لە بۆ ئاسمان ئەوانەی کە قاتیع ڕەحمن ئەوانەی کە ئاوا خزم و کەسی یەکترن و بەڵام پەیوەندیان پچڕاندووە خوای وانە ڕادەگری تاوەکو ئەوانە پێک بەو پێ دەتوانین بڵین بەیانی جەژن کاتێک کە مەلائیکەتەکان فریشتەکان لەسەر کۆڵانەکانن بانجی خەڵک دەکەن وەرن بڕۆن خەڵاتەکانتان وەرگرنەوە ئەوەی قاتیع ڕەحمە خەڵاتی نادرێتێت تاوەکو ئاش نەبتەوە بەڵێ ئەوە هە بە فەرمودەکەی ئەوەی خوێنمانەوەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لا يحل حلال نی حلال لمسلم أن يهجر أخاه فوق 3 ولو فرموديش كهاتي يوم الاثنين والخميس تعرض الأعمال إلى رب العالمين يعني لزيش دي فرمي إلي يعني علي پیغمبر دفرمي عليه الصلاة والسلام بەڵێ ئەو کردەوانە دەوەستن پاداشتەکەی تاخیر دەبیت و ئەوەی دەیهەوێ پاداشتەکەی ڕۆژی جەژن وەربگریتەوە بە بەرهەمەکەی بخوات با زوو دەست پێ بکات بە ئاشت و ئاشتەوایی و برایەتی و سەلامکردن ئەگەر ئەنی بابەتەکە ئاشبوونەوە نەبێت کەسێک بەرامبەری تۆ بۆستێ قسەی ناخۆشت پێ بڵێ و دڵت بڕەنجێنێ و قسەی نەشیاوت پێ بڵێ بەڵام تۆ لە دڵی خۆت بڵێ خوایگیان لەبەر خاتری تۆ من جوابی نادەمەوە ئەمەش خێری بۆ ئەنووسرێ والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين خوا دەفەرمێ ئەوانەی غەیڵی خۆیان تۆڕەبوونی خۆیان بەرامبەریان هێریشان دەکاتە سەری بەڵام ئەوان تۆڕەبوونی خۆیان لەبەر خوا سەبر دەگرن ئارام دەگرن جوابیان ناداتەوە والعافين إنزا عفوشيان دكان خوا دەفەرمێ من ئەو کەسانم خۆش دەوێت چونکە محسینن ئەوانە چاکەکارن بە چاکەکار و بە خۆشەویستی خوا ناویان هاتیە لە فەرمودەشمان هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کە هەر لەسەر ڕۆژی دەفەرمێ فەئین شاتەمەه ئەحەد ئەگە یەکێک هێریشی کردە سەرێ یان زلێوی پێدا یان قسەی پێگوت بڵێ ئینی صائم هیچ زۆر بدەن بەخۆ بە ڕۆژی باشە عیقابێ نفرە چیە ئەزانە نفرەکێ هێنکا بکەش بەدێ لازەرم مصالحاوی بکەم سلاوی لێ بکەم ئەس نفرا لێ بکەم ئەو نفر چاوانە ئیسلامی یعنی دوعای خراپی لێ بکەین خراپە نفرن بەخوای دوعای خراپ هیچ کاتێک باش نییە هەرچەندە لەسەر حەق بی بڵێ سێ کەس دوعایان ڕەت نابی قبول و گیرایە یەکیان ڕۆژوان کاتی فتار دەکاتەوە دوعاء المەظلومیش ستەمت لێ دەکرێت خوا دەفەرمێ بە خالیق و عزەتی خۆم ئەو دوعای وەردەگرم گیرا دەکەم مافی ئەوەی وەردەگرمەوە کە ستەمێکی لێکرایە جا ئەو ستەمە بەنوو کە دەرزیەک بی یان هەتاک و بەرزتر خوای گەورە مافی هیچ کەس لەسەر هیچ کەس ناهێڵێت و حەقەکەی هەر وەردەگریتەوە ئەو ڕۆ نابەیانی جا لەبەرچی ئەحکەم الحاکمین مافی من وەرنەگری لەبەرچی من دڵی خۆم بەغەم بکەم و خەم بخۆم و خۆشم لە ڕەحمەتی خوا بێبەش بکەم مرحبا فلان کەس ناکەم و زوڵمی لێکردی مستەمی لێکردی مەخوای گەورە تەسلیمی تو دەکەم خوای گەورە حەقم بکە با خوای گەورە مەحکەمەمان بکە دەزانیت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چەندە ئەزیەتی پێدەخوا ئەگەر یەکێک لە ئومەتی ئەو لە مەیدانی مەحشەر بمینێتەوە بەرەو جەهەنەم و وەیاخود بەرەو عەزابی خوا بچی ئەزانی چەندە خۆشە دڵی پێغەمبەر خۆش بکەی عەلەیهی سەڵات وەسەلام لە بە خاتری پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام تۆ هەموو کەس عەفو بکەی گەردەنیشان ئازا بکەی و مەرحەباشیان بکەی دەزانیت چی پاداشتێک بەدەستی دەنی دکتۆر یەک پرسیاری ترەکەم ئەگەر کەسێک هۆکاری ئەوە بێ کە دوو کەس قسە نەکەن واتە کەسێک فیتنەکە بێ لە نێوانیاندا بەڵێ نەمام یەکەکە لەو کەسانەی ئەکەوات لە تاوانە گەورەکانە ئەوە تاوانێکی گەورەیە لە تاوانە گەورەکانە نەمیمیکردن هماز مشاء بنميم
لە دوو کەس قسەی دەینی و قسەی دەگۆڕی تۆ خراپ و زۆر خراپە ئەوە یەکەشی لەو کەسانەی کە تاوانە گەورەکانیان هەیە و دەبی جگە لە ئەوەی تەوبە بکە لەلایەن خوای گەورە دەبی گردنی خۆی بە هەرو لایەن ئازاش بکە گردنی خۆی بەو دوو لای ئازاد نەکە خوا ئەبەد لێ خۆشناوی مافی ئینسانە باشە مامۆستا مخلیس کاتمان زۆر بەبزەم نەماوە سەبخان برسە كبو أبي كسيقد كبس الحيدة يك طرف سياي طرف ثالث يعني هي درس الحي بلكي دربك بخو بلكي دريد وجيد بقرن بلكي يعني إهانة بكن أبيا قبل باخذ يشاوي أو كسي قص الحيدك جوانا أتو هستا لبر خاطري خواي جورا دو مرو ودو كس دقينيو يقدل ينخوش دكي لو حالة دا لحالتي شريعة دا دروزا إذنية بهي شيوك دفرمي بس لو صلح نبي بس لبو صلح أو عند خواي في خوشة أو قدغ كراوي يزندراوك قدغي حرامة دفرمي مادام أو دو صلحي دكا لما بيني دو كس دو عشيرة دفرمي باداش تيجي يقدزار قولشي لبو هي والصلح خير راستي الصلح خير لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس مامۆستا مخلیس ئێوەی مامۆستایانی هەمیشە فاکتەری ئاشتی و سڵح و مەسلحەتن لە کۆمەلگا ئێستا جۆرێک لە لێک تێنەگەیشتن هەیە لە نێوان حیزبە سەرەکیەکانی کوردستان ئێمەش بەرەو جەژن دەڕۆین پەیامی تو بۆ ئەمان و بۆ هەموو خەڵک چییە کە بە جۆرێک لە جۆرەکان دەبنە هۆی ئەوەی خەڵکی دیکەش دڵی ناخۆش بی لە کاتێکدا ئێمە لە کۆتایی ڕەمەزان و بەرەو جەژنین بەخوا پەیامم هەر کەسە و بە کار و وازباتی خۆی هەڵبستی کار و وازباتی زەنابتان ئەو شۆ بەرنامەیەکتان ڕێخست لە سەدەی بوردەی لە بەخاتری خوا کەستان لێک عادز نین ئێوە کەستان لێک عادز نین الحەمدولله مەبەستان چ بوو خوا بوو کاک دوتر گوتی خەڵک لەوانەی لێک عادزبی لەوانەیە بەرەو جەژن دەڕۆن وەبی پەیامە بگەینە ئەو خەڵکەی بەو شێوەیە هاتی پەیام بگەینە ئەو خەڵکەی ئەو خەڵکە ئاژ ببیتەوە خێری خۆتان گەیشتی وازباتی خۆتان کرد منیش ئەوەی لەسەر شانم بوو گەیاندم بەرپرسەکان لەسەر شانیتیان هەموو سەردەم و زەمانێک بەرپرسەکان سەرکردەکان عافو عامیان دەردەکرد عافو تایبەتیان دەردەکرد لە بۆ زیندانیەکان هەرزانی بەشارەت پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بەشر ولا تنفر مژدە بەخش بن ئێستاکە ئەرچی هەرە گەورە لەسەر شانی بەرپرسەکانی ئێمێن والله لەبۆ لایەنگرەکانی خۆیان هەمویان لەوە خۆشتر نییە ئێستا بەر لە جەژن یەک و پەیامی پیرۆزبایی ئەوان لە یەکتر بکەن ئەو خەڵکە هەموو دڵی دەگەشێتەوە بازار هەمووی دەگەشێتەوە بەڕاستی گەورەترین خێریان دەگاتێ لە بەرەوەی خێری من لەوانێ پەیامم بگاتە 1000 نەفەر ئەکثەر ئیوان پەیامیوان 5 ملیۆن نەفەر دڵی خۆش دەبی هەرزانی و هێمنایەتی دێ تکا دەکەم خوا دڵیان خۆش بکە بە ئەوانش دڵی ئەو ملەتە و ئێمەش خۆش زۆر سوپاس مامۆستا مخلیسکە لەگەڵ ئێمە بووی تۆ باسی ئەوەت کرد کە ینی بیستوتە و حەزت لە سرود و پەیام شتەکانی پەیام عەزیزیە ئێستاش پەیام شتێکمان پێشکەش دەکا ئەگەر حەز دەکەی دەتوانێت لەگەڵمان ببینێەوە با پێشکەش ئەمشۆ ئەو مەجلیسە ئەو بەرنامە معتەر زۆر بوو بە ناوی مبارەکی حەزەتی ڕەسوولی یەکەم صلی الله عليه وسلم ئەمە ئەی خاڵ و ڕێبوار پێشکەش دەکەم بە ڕۆحی مبارەکی حەزەتی فەخری عالەم صلی الله عليه وسلم وا هێوە هەموو عەزیزان ای خلای رب وایار وی رگاو نازانیم وی خلای رب وایار وی
خزاد لقانم كون وهراناي وحجراك دارون كون وهراناي وحجراك دارون دوري توجديان وبيان ومجنون دوري توجديان وبيان ومجنون اي خلاي ريب وير ويرقونا زانيم اي خلاي ريب وير ويرقونا زانيم بمخسر رقايا ويخزاد لقانيم بمخسر رقايا ويخزاد لقانيم هركز تيري دوز وي ورد اللادل دا هركز تيري دوز وي ورد اللادل دا كما دارتوني ويا رسول الله كما دارتوني يا رسول الله اي خلاي ريب وير ويرقونا زانيم اي خلاي ريب وير ويرقونا زانيم بمخزر رقايا ويخزاد لقانيم بمخزر رقايا ويخزاد لقانيم يا رسول الله 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 دەست خۆش. بە بۆنەی کۆتایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و بەرنامەی پاشیف تۆڕی میدیای ڕوودا و کۆنسێرتی شەوی جەژن پێشکەش دەکات. يا رسول الله يا شيء مدينة يا شيء مدينة هركز عاشق دان لكي مشكنا لكي مشكنا أحمد شەوی پێشجەژنی ڕەمەزان کاژێردەی شەو لەسەر قەڵای هەولێر بە بەشداری هونەرمەندان پەیام عەزیزی و سەفقان ئۆرکێش هاتن بۆ هەمووان.
شخوا وبهيست البرومو تما شكر وجهدار كر هي دارن جو ام وتبدا بين الباخه بهدور اهنجا ججني ان شاء الله ججنا خيري بسر مولسر كردستاني بتباي سر جهاني بتباي نهاجي مهرن روجافاي كردستاني اجا روجافاي كردستاني خلك روجافاي كردستاني لكامبا قوش تبع ما مستعلي حسين ما صفقان برجز واربزلطو اري والله حمو برقه بدلي من جافين بيتك طب خير هاتي سيدي بخير هاتي جاي ما وصل زور بخير بما مصطفى قال لك خير قبلين هذا خير بخير بي واش ما مسجل بخير بسر تساوي شكله بلا بروجا انتو بخير هاتي بخير هاتي ما مصطفى بخير هاتي ايمن بي هاتي بخير هاتي ما مسجل برنامج كم اخوي ان شاء الله بالدوام بدا بيني ان شاء الله. صحتكي توراستا صحتكي صحتكي برنامج ما صحتكي بلي توا رند خدي تعالى توفيقه وبدي ومهيويت كين ونبر الدوام كان خاصة في هيفا رمضاني هيفا بيروسبي اري والله قال لك ان شاء الله فاس. ودي صحتي الوجه راقر ايوه خلكي كويدرين أبي قامشلون قامشلون. أبريز قندابون قندي سيحة اها أوجي برقام شفتش مرفيها بالله والله مرفيها بدركت كاكا او جينا بدل جلاب اري والله ايه هاوجي خلقي خامش له مالي خزوران مال خزوراني بسطة كان فيهم بيبل سلاو رزبو قامش له مال خزوراني اري والله سلاو سلاو الريز بو ما مصيب الريز بو همو خلقي بشرفي الروج اوا بت هاي بت قامشلو مالي خزوراني كاكا صفقان صفقان شعبي متى شغل مكابا قوش تبني بلي كان فاهم شغل سلاوي مش جوار هنا هذي دار النزيك ان شاء الله إيوه، جوار. شغل انكاب مال رجافا بين بروشك باشتر ان شاء الله اجا روشا رمضاني الجمعه تشاوي او طقوسي رمضاني عين الرجافان تشاوي تجمر بحس كربايا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين سيد الثقلين صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم أجمعين الحمد لله على نعمة الإسلام والحمد لله على دين الإسلام والحمد لله على الإسلام ملة أبينا إبراهيم عليه السلام هو الذي سمانا بالمسلمين أم هي فيتكن في هيفا بيروز دا خد تعالى وقلتي به هيفكا وقلتي يكيتي بوما كردا حمكي سراسري كردستان هر شهر بارشي كردستان وريزو سلاف بو حكومة كردستاني هريم وخاصة كاك مسعود وحكومة حمو وحمم اللطيمة كردستاني وإيرو أفضل فدانا ما وقناطار ودا وكارمان ديوي وإيرو أفضل فدانا مزهات مز حازر بوما إن شاء الله حمر وجيما كيف وخشيبين وخلي تعالى في ظلمها سرمراكي خاصة أم شفنا بيروز دنا أفشفي هاي بيروز شفي ليلة القدر خديج ما قبول بك يا ربي أجر خدي تعالى وقوتي أفشفاها جمال قبول بك وكأنه أمشي أم سرفراز شون دنياجي وآخرتي ما قرتن آمين يا رب بيتشي خدي تعالى القرآن بيروز جمال بيان كريا إن أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر يعني قرأ بيجن إنه خير من 1000 شهر أو 1000 شهر شتكي قر علماء أهل العلم بيجن حسب عندنا بأنه 1000 شهر عمري مايا هشتي وسي صال حسب كرنا عمري إنسانك هشتي وسي صال بيخنبر عليه الصلاة والسلام محمد عليه الصلاة والسلام بيخنبري ما شو قلت يا أعمار أمتي ما بين 60 و70 بله هون شعائري ايه اللي قوش تبع هون عيني رمضاني هون شلوت كان يعني كان جيراد بنتي بيران بري ملتنكات خص تشوك بون امش دركت مدورا بسعوره شيدا دين سر بابورا مشعرات قال ما خلك شيار ذكرن راد مو سعور انزم تراويح ابون يعني تجمر بحث كربال فيرتشاوي خديت فيدري كامبي او شعائر نينن شهية مزقفته او مزقفت وباقي مثلا يا تسبيحنا بدي يا تكبيره بدي وبشتي امساكي جوي امساكي مغرفونه بري نبون افتشتيها هناك يعني ما بري مثلا هل قلنا بيجم حتى الباجير جي الدفيت خصن الباجير دفبو اما اما قلنا شهبوا تنكبوا يعني حتى رحمه خدي مريم تبا بيت رحمتي كما هبو سوفي سليمان قلت قلت بخبو ام زارو بون هم من دالبون يعني تنكيت خست قلت تنكيت خست زاروكا حم مخل دولا ذهب دو حتى باشيف حتى شو قلت ساغد قرا سكاكا وشقامي قلت وحمكي دقرا نها الجمعة تنم قوش او نما نهار تبا قوش تبانين مزقفتا وهذه كيشنا ساعات واشيبنا موبايل ويراب مزقف امساك
وێدەرێنە مەسەرن مگوندا بێتر شعارێمە باشتر بوو وێدەری بەر چه حیاتە ینی ئەو حیات بەساتەت بوو شقا بەساتەت بێ خۆشیە شقا حياة تطورت كبير بيشكفني كبيرني شمانت بي يعني الميجا خوني تراويح حادث صفقة مش برسالك كرمكم اخر تبيك يعني صفحة نعم صفحة نعم ما جريم فرمو والله كان بيام ازو تجيران قيس شو جيراني ما شاء الله روبرو برترد بخوا ما شاء الله جيراني قوات الرجاوة بوي بيبل باوكي هنا ناسي ها باوكي ناو ناس ناكي بانو هون جد كارن برسابكن ايم يعني كارن باشا ماما ستا اي روجونا ناو كامباكانا چۆنە لە ڕۆژاوای کوردستان ڕۆژە درۆژیەدا خۆشە پڕ خۆشە یعنی هەموو وەکە چێ وەکە عائیلەکێ چێت بن يعني من دالا بقرا مزنا بقرا خواردن بو يديدين شنو هاتن هيا نافافدودا سردان هيا زاروكن من دالن بمشنا مزقفتي قال مشكن كايشف ليلى قدره مش يعني قالك خشا جايما باسي شي اكرد كاك الصفخان ايود مزقوتك ما هم برن ايود هم برن مزقوت لا نويج للروج او هم برن نويج دخوين انا مزقفت برن روج صفخان ايود مزقفت حنال بس برانيا وال بيدري بيترجم نعم بيجن بيترجم مزقفتانا بيجي هاجر وقتي غير امكانياته غير مثلا ملط بي بربي اما مزقفت يعني برن بس او من داليا مثلا فارين هال كامبيتشيا يعني بري هالك وي هالي شيفا خدرخي او شيفا شو خوارنا خو شكريا اما نوك مثلا ام باجير نوك مثلا ام سوري بون ام الروج افابون مثلا او ابدوري هافدوب مالي مدوري هافدوب ان ها كامب افقاعده فبنا يعني غازه خو بيتخن دنگي مت شيوا دنگي غازي شي دنگي مت شيوانا كي خوارنا خو بيت شيب كي بهنا خوارد شيوانا كي خوشتري خواردن للجمو تشيه اري والله خوشتري خواردن للجمو خوشتري خوارن خذي خوارن جما يعني حسب واد بيني بيتر مثلا بيتر بسر شده رمضاني ام بجيده نيسكو شد بجيده نزان ام هاي نيسكو او نيسك الجمد بي بري حملتشتي او حاضر بي او بس دادا بانو للرمضان بو تخواردني زور بيت خوارن تبلو حفظو يعني هاي مثلا ام بجيده او ابراخ شد بجيده ابراخ دولما ام بجين دولما لا ابراخ دولما ابراخ دولما ايه ما يلم يا ابراخ السيدة اوي مهمة يعني تو بيجي يعني بونا شيوي بو ايكودوتيت يعني الفيري مثلا قالك جهاد كردستاني وقت تبيته مغرب وقت فتاري او مال دي هندك شيوي ده تأودي كان بيجي هاي بهني خوش شو هفدو بيجي خد دخل انا سينيك اني جما فيجي شيء يعني باشا فيديو رب العالمين خد تعالى اف شهادة ما قد بردوان بانا قو بردوان بانا والله حالي من هاو كردستان شيء باشا ما وصل برسك دي هي بون منا باسيو بين كداعش او هم ظلمي لخلقي رجاوا كدبناوي اسلام خلقي رجاوا يعني لمانگی رمضان ده هر روزو كان دگرن دلیان برانبر بو چونیان نگورا برانبر لسر دین و آین لبری براستی ظلمه کی زوریان لکرا تأثیریان لسر نبوا بالنسبة جبرا قلما كردات تأثير ما نبوا يعني بهتر يكا من جمرة شيبو جمرة بهتر ما هفدو قرت يعني شعرك ما هي خوزانك عربها الشامية عمر أبو ريشة بجيدة لمت الآلام منا شملنا ونمت ما بيننا من نسب فكم بورك من خطب لف على سهمه أشتات شعب مغضب يعني هات مصيبة بلا وشبو هات سلمدا بس ما بيتر هفدوقر يعني دلي ايوه هشتا هرقرم وبرا برامبر الحمد لله بيجي من رحم المعاناة يولد الأمل معناه يعني بس سيدا نوكجي يعني تناف مكردادا روجا بعدا يعني تزاني بارتيت سياسية هاي ناكوكيا هاي نافبروانا أو تأثير سر خلقينينا يا ناكوكيا نا بارتيا شاو الزور تأثيرها مهيفيت كون جو أف يعني قيادي بين المسؤولية مجي حمي بارتيا هناك بقنا هفدو يعني خاصة رمضان عيدة برو عيدة رمضان عيدة درياج برش جبرقو أفتشتها هناك حموجي ملطة أم ملطيها هناك يعني وقتاقها هفدو خذ تعالى بشيء على القرآن بيروز ده قلت يا وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا في خنبرين عليه الصلاة والسلام قلت يا لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه
سيداي مش خو الروجافاي كردستاني قال لك بيكاته هنا اشوري هنا ارمني هنا سوريان هنا يعني ام بيج بيكاتين اوليه دنجي يعني حير جوها اس دي هنا SD هنا مسلم. يعني مجبدو حزك قال لك الروجافاي كردستاني يعني حسكرك عجيب هي الجمل قوشتا بيجيولو هي يعني كسيدن هنا ولا بتني هم نف مسلمات كامبا. خذي اول الذي ما نزعل مني بس مثلا زمان هنا زمان عربي جمع هنا اما وكيل كليا وشاي كليا ما حموجي يعني الحمد لله تريك باشا يعني قر بارتيجي وقت ما بانا وقت ما بانا تشنبو عندك يعني باندورا والروج الجور هون زانن الروجافاي كردستاني باندورا يبوي او مثلا داعش وتدي تدخل برا هدودان هناك شرجي كرين هناك كشتن يعني خوين خصنا بخلكيده باندورا والسر ويحس كرناد نابينا خلكيده هنا هي وك مثلا سوريان ارمان مسيحي يزيدي جم هاينا بدا زورها يعني تأثير لنكر يعني تأثير لنكر شبرش أف ميجين ها موجود مقوطاق وجود لمة الآلام ومنا أب معاناة بسرمدهات أب بلاش سرمدهات يتم خدها هفدو يتم هفدو ناس كتنا بلادا أنا تبي رامي كريفانتي نامو ازدياد هبو يعني أو تعايش هاني أو تشتي أشتيا وسلمى هبو ناب خلكيدا وتيك نشو وهنا جي لا خطة تيك نشو أنا مثلا كي مسيحي هبو مسيحي كاري خدا شركاتي بو مثلا محلي خبو شركاتي هبو مثلا إيه زيدي براني ويهبان أو جي يكوي يا شوري بانا يعني حمجي أو تتأثير منها تكر يعني كل روجافا بالنسبة لجمال تأثير منها تكر أب تشتي تتبيجيش الجمل الكامبا قوشتا هنا جي أو تشتي هاني هي يعني دناف خلكيدا لا مدى هيا لا مدى هيا دانو صندن هيا لا مدى حج هفدوت كي مثلا تخازن بس تبكي ونكي نسبتها بهتر لا مدى أنو أم حج هفدوت سيداي شخوا ونزان يعني روشا روج آباد شاوي بلكي النظام يعني الكامبين قال لك ينمان نظام روشا كامبي شاوي فترة وخيرة و زكاة وإيصال ويتشاو بون الجور فردر خن الجور روج آبا ونيتشاو كن خلق مزاجي خلقيد بين ميتشلو كن بدن كيوي الكوبلا بكن يبغى زكاة أبخنها حسي كامبا ما مثلا كامبا بو كورخيوش تبع تلجني ولو تبيجي نين لجنانية بس شنا فردي ياكو شخصي خويا او جوي تشبكي باشا دشيني جمارة في خورا إنسوري دشيني جوار مثلا بحاجة من دري هامك هذا كيس مثلا مروفين ويانا أهل ويانا جوار دشيني والجور فرا فيدري 3000 تقدير كرنا يعني فيدري 3000 عراقي 3000 عراقي تقدير كرنا يعني في جاء طبعا سر علماء ادميني او تقدير كلي 3000 انا بلكي تيت هنكي راي قرتيه شنو هاتن كيمه وقت فترات في خلق فتريخ من الناحية الشرعية صفقا مدفت سرداي بفرسان يعني أكر الفيري إيك بيت في بيت تدشيس فترة فريكي بو جهة كيدي ناحية شرعية الناحية الشرعية قال بيت في بهبي والراس جانبي جيرانته بجيناره مانا نعم نعم يجبر شيء لبي بخمرة صلى الله عليه وسلم شو قلت يا ما آمن بي وباليوم الآخر من نام شبعان وجاره جائع وهو يعلم به بله كزانبي جنابي ما مستعد بحث جيراني جنابي كاك دكتور امروز باش نيورو جيراني كيبوها من له هوتيل بيكا والجيراني جيراني كيبوها تو خلق الرجاويه كاك الصفقاني تيتون نازني تشبو كاك صفقاك كورا كاك صفقان اوركيش هب زماني خوتان ايوه تولي ري من بخوا زور بوم خوش بوها تو بويرا تو نازني تشلي تشي يعني لقالو ناني خورت ها لقالو شهي كرابو ناني وقت هاتين بو سر برنامه او هات يعني تازه جورك ورقل ايش قولي تو كاك صفقاني تيتون نازني تشبو كاك صفقان تمام شو لقلتنا النخوة لقالو تو زانش لو بيجومان دلسوزي كي از باوردكم يعني فتره خوال جور مبهيس تقول شين روجافاي كردستاني جاولو دبنا بدكتور هون يعني لما من برسر سيداي شخوا يعني كان روجي دن عيده هون السر واتساب باوردكم بلكي عيده خد كان هون تواصلات كان تشتكيوا له هيز باوردكم عيده اي او يعني او تبيجي او عيدات يا بري مثلا بري شو نجم هفدو تكلي هفدو تكرين برات شو جنبرا مالبات حمود هفدو نمايج برغو يرو يعني قال لك نخوش بس سير بي مثلا هم بيجي روج افا كردوا كي مانا ديو باف مانا زارو مثلا الى اوروبا الى كردستان الى دري هناك انما حمايش ما يصير واتساب فيروز كن عيدا خب فيروز كن دري كيم بو درست يعني ناحية شرعية خيرا ودي تمام بد هكر إيك مثلا وسائل التواصل الاجتماعي هنا مجبور يعني نا واصل جبوي بيفنينا ما تشبكي
دروست بينها درستها ويناك إنه خيراوي كيمترا کێمترە أما درستا بله درست أنا زي قرآن درخم سر موبايل خود درخم بخوين بس خيراوي إنه وقع خيرا قوس قرآن بله نابي شخوا عيني طبعا سكرت أقول شخوا بلكي جيراني مع عرب هن زمانك يدنا تكليا وان شاوي إنه سبب دعي ديدنا خاص معنا دروج ديدنا عيد جيراني ما بي شقامة ما دبي مشن سلافي الحفظ تكون ده مال بعض مال وكيجي أركش كي ماله إد كورونا در كتب وحبكي خلق لنا ما تشوف دهات مسرف دو بري الرجاوا زلام در دكتل الجيران تبدا قرم هم لو دكن أنا كاتشو لا يعني نهدها كن بس ده مال شار بيج مال أو زاروك دقرن زاروك أو يا من دهلا باشە مامۆستا باسی ئەوم بوو کە جاران جەژن لە ڕۆژاوای کوردستان چاوە بوو دابوونەری تا جەژن چاوە بوو بە تایبەت لە گوندەکان لە شارەکان لە سەردەمی خۆی جەژن لە بجج لقندا والباجارة تشلو وتشلو بريب جژن زور خوش بو جژن يعني بس أو جهنونو داكت كيم بو يعني الجندا شوا بالجندا إما بين بيراخوا هم من دالة هم زارو بون مامۆستا ئەوە لە بەیانی جەژن خواردن چێت بکەن بله يا خوارن يا جژني شيتكرن چی چێت بکەن يا همه مالا شيتكر برنج وگوشت برنج و گۆشت برنج وگوشت بو يعني أغلبها أو بوسافار وگوشت برنج إيه تبحث ججنيت كربزاروتي يعني بزاروتي تقول أمناكي إما إيفاري ما تشكي مثلا تشكي نوما ذكرين أما من داربون إيفاري جانا ما أو شكار خد كنا بكملنا جي خد راسة صبي بكني أما ججنا خبقر يعني إما بخطي بينا من والله من دار مسجرا مزام يعني ذا سرمابو زفستان بو برف العردي بو يعني أم شونا شد مالكي مقرانا ما نما كاريبو أم شو سر مزال جيهون سبها زلام شي زلام شنا سر مزال 10 دقيقة كاربو ساعات ما سر مزال وين بيجي هاليكي ومثلا ويقارن وشنا مالكي يجيرون بخون جنجي درب بشتيوان باورد كم جنجي بشتيوان درب تكس خوارين ناخو حياة زر مزال نفقرن وخوار ناخو بخون والمالي خو بقرن يكو مالات قرن بيجي هنو شن صارك بيبا شو كيم لا كباري عالم قند بالا بول وقاسي لمان باجار شي بول يعني زور سپاس یەک پرسیار ببوورە مامۆستانی ئاینی هەمیشە پێشەنگن قودوەن ئەوەی مامۆستانی ئاینی لێرە و لە ڕۆژ ئاوا مبادەڕەیەک دەست پێشخەریەک بۆ یعنی نزیک بوونەوەی پارتە کوردیەکان لە یەکتر ئاشتەوایی کۆمەڵایەتی ناو خەڵک شتێکی وا هەیە والله يعني بالحاضر نية بس نافا خودت خوازن دا خوازي هيا نمهمە هەنگ دەست پێشخەریەک مبادەڕەکەی بکەن بۆ پارتیەت کوردستانێدا مناسبە عیدێ ئەم هێویتکن گۆهەبێ ئەم يعني خدای خوا هێویتکن إنه دلا باقشكي سبرقو حمي دل ديا بخمر ما عصر وصلان بشي دبي ألا أن في الجسد مضغة لو صلحت صلح سائر الجسد يعني خد تعالى أم هيفيتكن فيرو جاه رمضاني وفي ليلة قدرها هناكي إنه رحمي وحجي كرني بخي نافذ لي وادا نافذ لي ما كرداد الساخ لأم حمد ببنيك لوجا فابي أفضل بي باشور بي باكور محمد ببنيك برشة برقو خد تعالى يعني أم حمد خد تعالى نفسا أم نفسها هناكي خد تعالى في شيء قلت يد بي ونخو أصلح بكن أو إصلاحها لكي شكوتي خوص إصلاحها شمية هقر مدري خو باقش كر يعني إنها أمزان بشيء وحاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا الكيس من دان نفسه بما بعد الموت والعاجز من اتبع النفس هواه وتمنى على الله الأماني أفحموج متى خستن أزبم مع مستبم والله يكدي عاش كارما يعني شغيل بي والله قناة عروضة بي كارمندي ويبن سياس من داربن أفحم نجي لازم دسي خبرنا نافذو أم ببنا يك آمين يا رب آمين يا رب والله قرب يك أم شني يك زور قالك بخير بي خيرات سرچاوا كاك سفر راوس إيش كذا خلي تعالى مع فوكي خلي تعالى بنهمة درباسكي خلي تعالى في ليلة القدر بخي نصيبين ما خلي تعالى بريم حموكا بدي هفدو خلي تعالى رحمة خل مبكي وخلي تعالى وقتي فينا كوكي جنا ما حم بارتيا درخي وحم ببنياك وكردستان كاريزكاري وإن شاء الله خلي تعالى بسرفرازي وخلي تعالى وقتي محموكا جي إصلاحكي وانفقرنا ولاطي خوا وفي ظلم سرمراكي وحبلجي وقتي أم بابن أهل إيمان آمين يا رب العالمين جالك بخير بي مامۆستا جاي سكاك سفخان شيت هي بريمن
اجا زانو چانی بیرامه مشوش كيف خوش كاكا الجيران ديال الرجاوات كاكا بيام زان خوش چاد ديال. ريبو لسليماني جنايهنن ها لسليماني روجني خاون كار دهاتن ديكاك تشي مان هي بتشتك دهات بیرام زان چاد بیرام مختام چوچک بون کیسی بله. خو متخست ما کیسی خو تخست بن سری خوده اها دكتور بانو ما كيسي وقت خزب السري خودي رازان ايمن من الرجاوات قريان شكرت قريان شكرت قريان مال بمال ازفت قريان مالي اهو قيستان منش تشون بخوا بوبرات بمنالي جايزه تشيت هيك اري والله اجي انا في شبا قدريه شبا قدريجي دو قرق بو اف قصيده هاني قوتبا ابخو من نفيسانديه دياريج بو شبا قدريه في دارم بو خديج مر بخير بنفيسين مواز جي يعني تشتكي نهزي بيجمي كمين جارز بيجمي بس هم اوازي يلا كاكا صفقاني بريت دبي شفا قدريت بخير هاتي لسر خلكي في ولاتي ليبورين افين براتي تبخير هاتي شفا قدريت بخير هاتي هاري والله خيرات شبا قدري تبخير هاتي لسر خلقي بولاتي شبا قدري تبخير هاتي لسر خلقي بولاتي لبور أبين براتي تبخير هاتي شبا قدري لبور أبين براتي تبخير هاتي شبا قدري تبخير هاتي بقرعاني تبخير هاتي بقرعاني خوش دياري يا خداني سپاس یا رب سپاس یا رب ج کردستانه تو بخیر هاتی شبا قدره تو بخیر هات شبا قرآنه خوش دیاری یا یزدانه و تو بخیر هات شبا قرآنه خوش دیاری یا یزدانه ام بنده کش کردستانه ام بنده کش کردستانه تو بخیر هاتی شبا قدرم و تو بخیر هاتی شبا قدرم دنيا بباور وبيركن ودشا بدايا تروني كن دنيا تبدا وبيركن ودشا بدايا
بخير تبخير هاتي شبا قدرم تبخير هاتي شبا قدري شبا قدري لو تبخير هاتي ولسان خلقي بولاتي شبا قدري تبخير هاتي ولسان خلقي بولاتي ولبورين بن براتي تبخير هاتي شبا قدري لبورين بن براتي تبخير هاتي شبا قدري ئای دەست خۆش دەم خۆش کاکە سەفقانی بەڕێز اشتر دەنگت لە دنیا بێ اي والله دنگي متى الدنيا ان شاء الله دەست خۆش بە بەڕاستی هەرێ وڵا. زۆر خۆش و تایبەت بوو هیچ ساڵ میوانێکیشمان هەیە لە ستۆدیۆ کاک کامەران دارتاش کە پەیکەرتاشەوەکەی بینین لە کەرکووکەوە هاتووە یاخوا بە خێر بیت ئەو هەموو پەیکەرانی لەگەڵ خۆی هێناوە زۆر بەخێر بەخێر لەی سەر چاو خير هاتيه چاوەکەی سپاسدانەکەم لەبەر دروستت کردوون کاک کامەران ئەمە بەردی مەڕمەڕە ئەم ئیشیان بەردی ئاسنە بەردی ئاسن بەردی ئاسن بەڵێ جیاوازەکەیان چییە؟ بەردی ئاسن ینی ڕقیەکەی زۆر بێتامە وەکو مەڕمەڕەکان ئەوەیڵێ بەردێنێتە قسە ئەوە من ئەوە تۆی دکتۆری بەردم بەڕاست بەردناسی نەک بەردناسم دکتۆری بەردم چەند ساڵە؟ عزوی نقابی فەنانینم لە ساڵی 1985ەوە هەتا ئێستا هایسا بەقا. بەردی بە قیمەتت دۆزیوەتەوە بەری بوودا بەردی سەوانیان بۆم هێناوە لە ئوردنەوە نەحتم لەسەری کردووە هەموو موجودەی سەلامە لە ماڵ دكتور اف دمان شاف سلاحي جريداي ام الدركي دي تيل كودي تي ئەمە لە هەموو ئەوروپا لە ئوسترالیا حتا ئەمریکا بە ئەوروپاوە بیگرێ ئەم ئیشە بەس لە ئاسن دروست کراوە ئەمە یەکەم دانێ لە کوڕی ئەڕیا دروست بکرێت لەسەر بەرد ببرد من کردم ئەوە بۆ نەبۆ جەنگ بەڵێ نافي بي بردي تشي اف قلكي خوياي اشكي ئەمە بەردی مەڕمەڕە مرمره یەدەکەکەی ئەمە بەردی گرانێتە كبري كردستاني تبكار اني تشتك لهري بەردەکان گشتی بەردی کوردستان اهم بردي كردستاني بەڵێ ماشەڵڵا باشە لەکەیکە و حەز خولای ئەوەت بۆ دروست بوو حەزەکرد بە بەرد ئیش بکەی پێشتر بەشتی تر ئیشت خۆم کردووە کامەران دارتاش خۆت دارتاشی بەڵێ کامەران دارتاش خۆم ئیشم ژووری نووسن ژووری دانیشتن نەقشم لەسەریە کرد تر بڵی بە مروری وەخت و چەند مامۆستایەک شەب و بەڕاستی لە چۆن یەکەم جار بەردت بەکارهێنا مجرد فکرێ بوتم ئەیکەم نەجاحەتی هێنا نەجاحەتی هێنا ینی ئەیکەم بوو نەبوو ئیشت لەسەر دار کردووە لەسەر دار زۆر بەڵێ ما مستنهات بأزميل كاردكي يانجي بتشرخ و شێوەکە ئەو شێوەی ئەو سکێچەی کە لەسەر بەردەکە ئەیکەم لە پێشە بە کۆسەرە دەریەکەم کە بە کۆسەرە دەرم کرد ئیتر بە قەڵەم و چەکوش وردەکاریەکانی مو بقلم تشاوش بەڵێ انا في شيء تشاوش بەڵێ زۆر بە جوان باشە. ئەوڕی دروست ئێمە سەردانی شوێنی کارکردنی کە کامەرانمان کردووە ڤیدیۆکمان هەیە وای با بەیەکەوە ڤیدیۆکە ببینین و دواتر دێرێژە بە گفتوگوشەکەمان دەدەین گەڕانە بە دوای جۆرێک لە بەرکە جگە لە چەمی خاسە لە ناوچەی قەرەسالمی شەر لە پارێزگای کەرکووک دەست دەکەوێت. کامەران دارتاش بەردەکان کۆ دەکاتەوە و دەیانباتە ماڵەکەی لە گەڕەکی دەروازە. بڕین و دیزاینکردنیە بەردانە قۆناغی یەکەمی داتاشینیانە بۆ دروستکردنی پەیکەر و کەرەستەی دانسقا. کامەران دارتاش وەک ئەوەی لە پاژناوەکەیدا دیارە سەرەتا لە بەغدا بە دارتاشی دەستی پێ کردووە، دواتر کە پەرەی بەبارەکەی داوە دەستی بە داداشینی بەرد کردووە. نیاندرتال
کە خوای گەورە دروستی کرد چەنەها ئیشی کردووە لە ناو ئەشکەوتەکانە کە هەزارەها ساڵەکات توانن بە میلیۆنها ساڵەکات ئیشەکانیان تا ئێستش ماوەتەوە فەبیرکردنەوەم لەو مۆزوعانەیە دار بە مروری وەخت تێکەچێت بەردی قایەیە تێک ئەچێت بەس بەردی مەرمەر زۆر زەحمەتە. زۆرینەی کارەکانی هونەری گوزارشتین ئەوەی لەو بوارەش چێژی لێ دەبینێ گوزارشتن لەدایک تا ئێستا بەشداری لە دەیان پێشانگا کردووە و 4 پێشانگای تایبەتی بەخۆشی کردوێتەوە. 4 بۆ 5 پێشانگای شخصیم هەیە مشتەرەک زۆر لەخوا بەزیاد بێت چەنەها شادی تەقدیریم هەیە ئەم چەند ساڵی ڕابرد نازانم یعنی وەک بڵێ کەس پێم ناڵێت هیچ تەبلیغێک ناکرم کە فیستیڤالێک هەیە بەشداری بکەم. کارکردنی ئەم هونەرمەندە گەرچی لایەنێکی چێژی هونەرەکەیەتی هاوکار وەک پیشە بۆ بژێوی ئەنجامی دەدا. هەیە دێت فکرم ئەداتێ ئەو دەقێت چەند تەختیتێکی بۆ ئەەکەم بە جۆرەی فکرەکەی خۆی هەتا گەینەوە ئامانجەی کەلەمێشتی ئەو شخصەیە هەیە. یەکێک لە دەگمەنترین کارەکانی کامەران دارتاش پەیکەرێکی گوزارشتیە لە بەگژداچوونەوەی جەنگ. تا ئێستا دەیان نمونەیەم کارە لە دنیادا دروست کراوە بەڵام نەبووە بەبەر نەخشێنرابێ. ئێستا حالیەن ئیشی ئەم دەمانچێم دروست کردووە کە لە هەموو ئەوروپا دروست کراوە بە ئاسن دروست کراوە ئەتوانم بڵێم ئەمە یەکەمین دەمانچەیە بەبەر دروست بکرێت دەمی گرێدرابێت. ئیشی ئەم دەمانچەیەش لە بەردی مەرمەڕ کردومە مەرمەڕی ڕەش و یەدەکەکانی لە مەرمەڕی گرانێت کە زۆر بە قووەتە لە مەرمەڕی ئاسایی قاعیدەکەشی وەکۆی بینن بەڕێستان مەرمەڕی سپیە و تەرکیب کردووە لەسەری. کامەران دارتاش هەر بە کۆسرە و کەرەستەی سادا بەڵام بە سەلیقەوە کار دەکات. شوێنی کارەکەشی ماڵەکەیەتی و ئەوانەی هاوکاری ئنجگە لە دوو هاوڕێی نزیکی هاوژینەکەی و منداڵەکانین. هەردی محەممەد ڕوودا و کەرکووک. بەیەکەوە شوێنی کاری بەڕێز کامەران دارتاشمان بینی و من بینیم بۆ خودت دەچووی بەردەکانت کۆ دەکردەوە. کەسنی هاوکاریت بکە لە کۆکردنەوەی بەرد بەلای کەمی وەڵاهی بەڕاستی ئەوەی هاوکاری مەکە ڕەفیقێکی خۆمە کاکەڤاڵ ئەو سیاری هەیە ینی زۆر جادیە چین لە دەربەنی خان بەردێنین منطقەیەکیش هەیە لە بینی کەرکووک و ئاڵتون کۆپری قەرە سالم ئیتر کاکەڤاڵ سیارەکەی دێنێ و لەگەڵ کوڕەکان ماڕۆین بەردەکان هەڵەبژێن. لە کوردستان بەردی باشەیە گونجاو یان چ ناوچەیەک بەردەکانی گونجاوترە چ ناوچەیەکانی یعنی ناوچەیەکی دیاری کراو نییە هەموو بەردەکانی باشەکە کامەران فەرموو دکتۆر ببوورە فەرموو ئەگەر کەسێک ئەم بەرهەمانەی تۆی بوێت بەڵێ تۆ بۆیان دروستەکەی تو پێیان دەفرۆشی تا ئێستا داواکاریت لێ کراوە کاریان بۆ بکەی تا داواکاری لێ نەکراوە چکە ڕکلا دەردی کاک پێیان بەڵێ ڕکلامێکی باشت بۆ نەکردووە کەوایە ببەخشە کاک دکتۆر نەفەرموو تا ئێستا پێشانگات ینی بەشدار بوویتە لە پێشانگاکە 4 پێشانگای شخصیم هەیە لە دەرەوەی وڵات ئێستا حالیان داوام هەیە لە ئەستەمبول و لە ئەو پێشانگایە مردم چۆن ینی بەشداریان کردە ڕازی بوون پێشوازی لە جنابتان هێشتا نەچووی لە ڕێی سۆشیاڵەوە چەند ڕەفیقێکم هەیە من لە نەمسا ئەژین لە نێو کوردستان مەگەناڵێ ئەوە کە بەشدار بوویتە لەو پێشانگا بەدەمەوە هاتنی خەڵک چۆن بۆ پێشانگاکانت نا لەخوا بەزیاد زۆر کڕیوانە چیان لە جناب لە پێشانگاکانمە بەڵێ باشە من مەبستم بزانم ئەمانە چەند کاتی دەوێت کات دروستی دەکەی بۆ نمونە ئەمە چەند ڕۆژ خەریک بووی تاوەکو دروستت کردووە من دەست بەتاڵم بۆ ئەم ئیشە باشە یعنی هیچ ئیشی ترت نییە تەنیا ئەم ئیشە بە چەند ڕۆژ ئەمە دروست کردووە سەیشێکی وەک ئەم دەمانچێم بە 7 ڕۆژ ئەوستا دبستان هەنم ژێر بە مەدارسی هوەری مثلا بێژن واقعیە تەجریدیە گیای سوریالیەتی ئێتە خۆشکیژان دبستانی بێتر دەبینێت کیژان واری ئێتە تکۆڵ خۆم نەبەستۆتەوە بە هیچ مەدرسەیەک جای مامۆستا کەسێک یا کەسانێک هەیە کە پێشوازی بکەن بین ئەو ئیشە لە جنابەت فێر بن بەڵێ هەیەک هەیە حالی بەڵێ تەلەبەی پەیمانگا هەیە تەلەبەی کۆلیژەیە دێ بۆ لام حەزەکا فێر بێ باشە لە ماڵەکەی خۆتانە چیت داناوە لەوانێک چ پێی کرد ئیشی دایک
لە ناو ماڵی خۆ دادناوە زۆری ئیشەکانم لەسەر دایک خێزانەکەت بڵێتی ماڵۆتان بەدڵیانە کارەکانە خێزانەکەم ئەگەر تا یعنی مەسەرەن ئمڕۆ دوای ناخواردنی نیۆڕە دەست بە ئیشەکەم وانە خێزانەکەم هەر بەوەیە ئەگا چایەکەم بۆ دێنە و جگەرەکەشم بۆ داگرسێنێ بە دیارمەوە بێت تا ئیشەکە تاوە سڵاو ڕێزمان بۆ خێزانەکەت هەیە سپاس بۆ پشتگیریەکەی کە بۆ خۆی هەیە کوڕەکانیشم هەروەها ئەو بەردێک کەسکێ ئەو چی ئەو بەردێک کەس ئەوە نەما ئەمەیان ئەمە بەردی بەرمەڕی دەربێنی ئەو چەند ڕسماندی و تەشریح ئەمە تەشریحە ئەوە نەمادی چی ئەوە ئەمە ئافرەتە ئەمە بۆ ئەم تەجاعیدی ئەم جلو بەرگەیە بەعربێکە پێڵێت تەجاعید جا لە پەیکەرتاشینە پەیکەرسازی بێ ئەو ئیشانە زۆر زۆر مهمە باش مامۆستا گرنگە یەک تەشریح زانە بە حەیانی پەیکەرساز بێ تشريح زانب وجسم إنسان وهستي ولاش وحرشتي زانب نحاتي نحات بيت أبي وكو دكتور تشريح بزانت لوش مهم ترشك من نمخين دوا من شهادي دو ابتدائي منية بيكرم نخينوا إيه لكسي فيرنا تشريح هم بو كردوا لكسي فيرنا كس برا تمام كده أو تشريح هم بو كردوا بو رخنا باشا اما ولاد نتويجي بدولتين هەمیشە مەبەستمانە کە دەچینە دەرێ شوناس و سەقافەی خۆمان ڕۆشنبیری خۆمان کلچەری خۆمان بە خەڵک بڵێین من ئەمە نابینم دلی کوردی بی ئەمە یعنی تۆ چۆن دەتوانی ئەم شوناسە کوردیە بۆ نمونە سبەی ببێ ئیستەمبۆڵ یان شوێنەکانی تر چ ئیشێکت کردووە لەسەر ئەمە بەسیترین شت ئەمە ئەم دەمان چێ بەڵام ئەمە لە ئەوروپا و لە شوێنی تریش هەیە مامۆستا بەس لە ئەوروپا بە ئاسن کراوە بەڵێ بەس شتێک کە مۆرچی کوردی بی ببوورە یعنی شتێک کە مۆرچی کوردی بی پێوەی کە کراوە ئافرەتەکەت بینیوە تارەکە لێدا بەڵێ فەقییانەکانی هاتۆتە خوارەوە ئەو ئیشەم جلی کوردی لەبەرە ئەو ئیشەم کردەوە جلی کوردی کاملی لەبەرە باشە باسی بەردنی ئاسنەکەمان بۆ بکە کە دەڵێ ئیشکردن تێیدا قورسە زۆر زۆر قورسە چۆن کاری تێدا دەکەی ئەم قورساییەتە چۆن هەوڵ دەدەیت دەستپەنجی لەگەڵ نەرمکەی باشە ناشکێ بەردەکانە ژێر دەستا ناشکێ ئەبێ زۆر زۆر بە ئاگاداری ئیشی لێ بکەی زۆر زۆر بە ئاگاداری نازەمەگەم لە حەزتان کرد بێ لەوێ شوێنێکی دانیشتنیی زۆر زۆر ئاسایمەیە دۆشەکم هەیە لۆکە لە بنی دای ئەنێم ئەنج بەردەکە دانم لە بەردەوەریشی مامۆستا خەڵک چ بێتتر شتە دخوازن خەڵک چ دخوازنش بۆ بۆوان دروست بکێ خەڵک داواکاری زیاتر چییە؟ داواکاریش تایبەتی هەیە داواکاری داواکاری نییە نییە ئەبەدەن بەڕاستی ببخشە من جنابی با پرسیارێکی ئەی ینی دەرامەدی جنابێت ڕستقی جنابێت چۆن دەردی سێ کوڕم هەیە کوڕەکانم ئیشەکەن و ئەوان دەخوا بە زیاد بێ هەرچیەکەم بوێ بەردم بوێت کۆسرم بوێت دەمە کۆسرم بوێت هەرچی پێداویستێک پێوە بۆ ئیشەکان جا بەڕاستی دکتۆر ئێستا سۆشەڵ میدیا هۆکارێکی زۆر زۆر باشە بۆ ناساندنی ئەم کارانە و دوای ئەوە زۆرێک لە ماڵەکان بە تایبەتی لە هەولێر لە بەشی سەری ماڵەکانیان لەم پێکانەدا ئەنێن سەرێکی شێردا ئەنێن شتێکی تردانێن بەڕاستی زۆر گرنگە کە ئەو شتێک کە دای ئەنەی وەستایەکی کورد بەدەست و پەنجەیەکی کورد دروست کرابێ و کولەوەی لە وڵاتێکی ترەوە بەهێنرێتە نێو ناو خۆوانێ بۆ نمونە هەر نمونەیەکی زیندوو کاکامران چێکە ئەو کارە جوانانەی کە بەبەر دروست کردو بەڕاستی زۆر گوناح ئەگەر کارێکی لە دەرەوە هێنراو لەسەر ماڵەکانتاندا بنێن بە ئەوروپی نەبێ با کوردی بێعینەوە جوانتر بەڕاستی ژێ پرسن نۆهاگو کەسێک شتەر بخوازی بێ کا سەری شێرێکیش مر چێک دل پێشیا ماڵە خۆ زۆر ئاساییە تێ چێکە زۆر ئاسایی دروست دکە دروست دەکاتە هەوەیەوە هیچ نییە دەماچە دروستەکە شێرچێک سەفقار بە دەقەیەک کەوایە ئەم کارەی تۆ نەبووەتە سەرچاوی داهات و بژێوی ژیان بۆ تۆ پلانی ئەوەت هەیە کە ئاوا پەرەی پێ بدەی بۆی ببێتە سەرچاوی داهات وەڵاهی بۆ داهاتەکە نا بەس مەسەلەی کەفەنەکە بەڵێ بە تەمام ینی ئیشی زۆر زۆر گەورەتر بکەم ئەگەر حکومەت بتوانێت ینی چۆن لە دەرفەت یەکەم بداتێ ئیشێ بکەم لە بەرد بۆ شوێنەوارێک باشە ئەی بۆ خانووەکان بۆ ماڵەکان لە کەرکووک لە شەقامەکان دیزاینت کردووە ئەتوانی باسی ئەو دیزانەمە بۆ بکەی زۆر ئیشی ناو جادەکانی کەرکووک من کردومە زۆر ئیشی جوانکاریەکان چۆن ئیشی پەیکەرە ئیشی نافوراتە
چکە بیستم ئەو پرسیارە لێ بکەم بەڕاستی نافورەکانیش لەبەر دروست دەکرێ هەندێکیان ئەوانە شتی زۆر چاکن کە لەبەر دروست بکرێن کراوە و کردوش بە خۆم دەکرد پێمان بڵێ ئیشەکان هەندێک باسی ئەوانە بکە کە کردوتە لە ناو کەرکووک لە شوێنی بەسێتنیشت لە ڕێی بەغا لە کەرکووک پیانۆم کردووە ئەو پیانۆیە چۆنە ناو پیانۆکە خەزانی ئاوە لە شوێنی ئەسفەکەەوە ئاو دێتە خوارەوە ئەچێتە ناو حەوزەکەەوە باس مامۆستاانت ماشەڵە ئاستات پێ دروست دکە ماشەڵە پڕ بلند و بەرزە ینی گیەک بخوازە فێری پێکەرسازیە ببێ دەستپێکی ڕاستشی پێکەرتاشیە ینی ئەو مراحلێ وێ هەن حیانی گو بگێ کەڤر بەرد یانژی دەبێت سەر حەریێم حەریێر دەبێت چووە حەڵتین ینی بە خۆناغیدا تێدەپەڕی ئایا بە خۆناغی قڕ دەبێت تێپەڕی سەرەتا یان دەکرێت یەکسەر لەسەر بەرد کار بکە کەسێک هیچ نەزانی بیێ ببێتە پایکەرساز مامۆستاجان ئەمە بەهرەیە خوای گەورایی دات بەخۆ من شخصێکم هیچم نەخوێنەوە خوێنەواریم هەیە ئینگلیزی شەزانم ئەی دەستی ڕسمە باشە نیشم ئەزانم ئەی چۆن ئەگەر ئەساسی ئەمە ڕسم بێگومان ئەگەر زۆر زۆر باش بێ کاغز دەکیشی نەخێر ئێستا من هیچ پێ لەسەر کاغز ئێستا هەر سێ مامۆستاکە و ئەو خوشکە بەڕێزەش من سەبیانی جەنابەت یا دادەیە جەنابی تەلەفۆنم بۆ کاڵە پەیکەرێکی پۆرترێتێکی خۆمم بۆ بکە من سێ جەنابتانم ناسی پێویستیم پێتان نییە ڕاستیشم بۆ نه آخر ئەوە نقطەیە زۆر مویمە یەکسەر دەتوانی وێنەمان بکەی من هەفتەیە ترمانجێت بێوێنێت بۆ بنێ من جەنابتان ناسیوانە پەیوەندیم پێواکەی پەیوەندی بە کاکەڤاڵەوەکەلی بە کاکامەران بڵێ پەیکەرێکی خۆم بکات پۆرترێتێکی شخصیم بۆ بکەوە وێنێت بۆ بنێستیم پێت نەمای سە تۆ جەنابێکی زۆر باش شێوێ ماشەڵڵا زۆر باشە و زۆر ئەو شتێکی زۆر زۆر باشە باشە بۆ نمونە ئەتەوێت لە داهاتووە چی پەیکەرێک هەیە لە ناو مێشکتایە و حەزەکەی بەبەر چای بکەیت یان با من ئەوە بڵێم ینی ئومێدە گەورەکە چییە ئومێدە گەورەکە چییە چی دروست بکەیت گەورەترین پەیکەر بکەم نەک بە حەجم ئەو شتەی لە مێشکمایە چییە کافێڵ چییە کەوتم چێژەی دوایی نامێنێت دێبای مە شەریک بیم لەو تام و چێژەکە بەخوا لە دڵی خۆمایە ئەمە بەس بڕوان پێ بکە ئیشێکە یعنی بە مبالەغە نەبێت بە مبالەغە نەبێت چکە ئێمە ئەوێ ئەوروپا چیە کرد یەک ئەسپانسەر دۆزی وتی کاکە من ئەوە پارەکەیتم تۆ ئەویش جێبێت من لە بەرخەتری ئەوە دەڵێن پارەش بۆ خۆم نامەوێت بەس بەردەکەم بەردەکەی گرانە بەردەکەی چییە مامۆستا زەحمەتیە کارێتە چنە ئەس بینم چاوێت هەنکی سۆر بووی تعدل چاو دکێت شتێکیت کرد ئەلێت ملاحەزەت کرد کە بەردەکا بڕم من کە بەردەکە بڕم کەمامە ببەستمە خنچێم جگەرەش ئەخۆم و بەردەکەشە بڕم زۆر زۆر مرتاحتریشم خۆشترین کاتی ژیانیشم ئەو کاتەیە کە خەریکم وفق ان شاء الله نمونەت زیاد بێ کاکامەران ئینشاءالله بەڕاستی زۆر گرنگە پشتگیری کەسانی وا بکرێت لە ناو کووردا چونکە هیچی کەمتر نییە لە دیزاین و پەیکەرە جیهانیەکان بەڕێزم ئەڵێن ئەوروپا وانە ئەوروپا بەس لەم بەردانش ئیشەکات بڕوان پێ بکە تەحەدای هەموو ئەوروپاشەکەم بە بەردی ئاسن هیچ بکات بێگومان کارێکی سەختە و هەر دیار لە ئەوروپا بایەق بە من زیاتر دراوە وەک وڵاتە زۆر سپاس مامۆستا کامەرانی بەڕێز نمونەت زیاد بێ و هیواداری پشتگیری بۆ جۆرە زیاتر بێت زۆر زۆر سپاس قوربان گەیشتیمە کۆتایی بەنامەی پاشیوی ئەم شەوی تا بزانم ئینشەڵڵا سپاس ئەی بەڕێزان سپاس خەڵکی بە شەرەفی کوردستان تا ئیستا بینەری ئێمە بووینە زۆر عەزیز